لە تۆمارکراوەکانی ڕێکخراوی دەریای فەڕەنسی. ناوی کتێب نهێنیەکانی سێگۆشەی بەرمۆدا. دانەری جەزا تۆفیق تاڵب، ئەحمەد عەلی ئەحمەد. تیراژ 1500 دانە. لە بڵاوکراوەکانی چاپەمەنی و ئۆفێستی دیلان. ژمارەی سپاردن 389. چاپی سێهەم سلێمانی 2003. ئەم کتێبە لە 226 لاپەڕی قەبارە مامناوەندا بڵاوکراوەتەوە. لە خوێندنەوەی ئومێد مستەفا ئەحمەد. کارە هونەریەکان ڕووناک ڕەفیق. بەشی یەکەم کورتەیەکی مێژووی و جوگرافی دەربارەی سێگۆشەی بەرمۆدا. باسی یەکەم سێگۆشەی بەرمۆدا چییە؟ بۆ هێندە بەنامە و سەرسوڕهێن باز دەکرێت. بەرمۆدا دورگەیەکە لە خۆرئاوای زەریای ئەتلەسی کۆلۆنیالیەکی بەریتانیا. پایتەختەکەی شاری هەڵمتنە. ئەو هەموو باس و لەسەر نووسین و لێکدانەوانی کە باز لە دیارنەمان و بزربوونی کەشتی و پاپۆر و فڕۆکە دەکەن لە دورگەکەدا ڕوونادات، بەڵکو لەو ڕووبەرە ئاویەدا ڕوودەدات کە لە شێوەی سێگۆشەیە پێک دێنێ، نەک هەر ئەوەندە، بەڵکو لەناو ئەو ڕووبەرە ئاویە سێگۆشەیەدا دەریایەک هەیە بە ناوی دەریای سارجاسۆ یان دەریای سەرگس کە بە بەراوردکردن لەگەڵ سێگۆشە گەورەکەدا ڕووبەرێکی بچووک دەگرێتەوە و زۆرینەی ئەو ڕوودا و کارەستەتانی دیارنەمان و لە ناوچوون و بزربوونی کەشتی و فڕۆکە لەناو ئاو و ئاسمانی ئەو دەریایەدا ڕوودەدان. ئەو ڕووبەرە شێوە سێگۆشەیە لە زەریای ئەتڵەسیدا سەدان ساڵە بۆتە ناوچەیەکی بەناوبانگ و سەرنجڕاکێش. لەو ڕووەوە کە ناوچەیەکی مەترسیدارە، کەشتی فڕۆکە تیایدا دیار نامێنێت. ئەو پاپۆڕ و فڕۆکانە لە بارودۆخێکی ئەوەندە ئاڵۆز و نادیار و نەزانراودا نامێن و لە ناو دەچن کە بۆتە مای سەرسوڕمان و ژمارەیەکی زۆر پرسیار، نەک هەر لای خەڵکی هەڕەمەکی، بەڵکو لای خوێنەران و ڕۆشنبیران، بەڵکو لای زانایان و پسپۆڕان و تەنانەت دەستگا و لێپرسراوانی دەوڵەتیش. ئەم ڕووبەرە ئاویە شێوە سێگۆشەیە بەرپرسە لە دیارنەمان و تیاچوونی زیاتر لەسەر پاپۆڕ و فڕۆکە و بۆ تەمایل لە ناوچوون و دیارنەمانی زیاتر لە 1000 کەس. لە بارودۆخێکی ئاڵۆز و نادیار و نامۆدا، لەوانەش سێرتر و نامۆتر کە زۆرینەی ئەو پاپۆڕ و فڕۆکانی لەم سێگۆشەیەدا دیار نەماون، هیچ پاشماوە و ئاسەوار و قۆڵاقێکیان لە پاش بەجێ نەماوە مەگەر بەدەگمەن. هەتا ئێستاش تەرمی هیچ کام لەو قوربانیانە نەدۆزراونەتەوە. کەواتە ڕاستیەک هەیە، ئەویش ئەوەیە ژمارەیە کەشتی و پاپۆر و فڕۆکە لەم ناوچەیەدا دیار نامێن و بەدەگمەن ئاسەوارەکانیان دەردەکەونەوە. ژمارەیەکی زۆر مرۆڤ دیار نامێنێ و بێسەر و شوێن دەبن. هەر چەندێک هەوڵ و گەڕان و پشکنینیان بەدوادا بکرێت بێسوودا. ئەو کارەسات و ڕووداوانە لە بارودۆخێکی ئاڵۆز و ناردیاردا ڕوودەدەن. نامەی و سەرسوڕمانەکە لەوەدایە کە هەتا ئێستا حکوومەتی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا بەڕەسمی ئەم ناوچەیە بە ناوچەیەکی مەترسیدار نەناساندووە و هاتوچووی تێدا قەدەغە نەکردووە. هۆیەکانی ڕاگەیاندن و چیرۆکەکانی خەیاڵی زانستی هێندەی تر بابەتەکەیان گەورە کردووە و خەڵکیان لێ تۆقاندووە، بگرە لە هەندێک حاڵەتدا بۆ مەبەستی دەستکەوتنی ئابووری بابەتی زۆر نازانستی و ئەفسوناویشیان تێکەڵ کردوون. ئەمانە هەمویان ترس و دڵڕاوکەیان خستۆتە ناودڵی نەک هەر ئەوانەی گەشت بەم ناوچەیەدا دەکەن، بەڵکو دانیشتوانی ناوچەکانی تری سەرگۆی زەویش. بە تایبەتی هەندێک وا بیر دەکەنەوە کە نابێت لەسەر گۆی زەوی بە تەنها ناوچەی سێگۆشەی بەرمۆدا هەبێت دیاردەی ئاواسەیر و نامووی تێدا ڕوو بدات. لە ڕاستیشدا لەسەر گۆی زەوی لەسەر ئاو بێدیان لەسەر وشکانی ناوچەی تریشان کە لەو جۆرە دیاردانیان تێدا ڕوو دەدەن و زانستیش بەرامبەریان دەستەوەستانە. پێویستە ئەوەش بگوترێت ئەم ناوچەیە ناوی زۆری تریشی بەسەردا بڕاوە، پەیوەندی بەهێزیژێ لە نێوان ناوەکە و ئەو ڕووداوانی لەم ناوچەیەدا ڕوو دەدەن. لەوانە سێگۆشەی شەیتان، دەریای دیارنەمان، گۆڕستانی ئەتڵەسی، سێگۆشەی ترس، سێگۆشەی تۆقان، سێگۆشەی مردن، سێگۆشەی توندوتیژی و سێگۆشەی نەفرەت لێکراو. هەموو ئەم ناوانە کە لەم سێگۆشەیان ناون، ئەو بەشەی کە بە دەریای سارجاسۆ ناو دەبرێت بوونەتە خەسڵەت و نیشانە بۆ ئەم ناوچەیە. هەمویان نیشانی ترس و گومان و دەڵەڕاوکێ و بێدەسەڵاتی مرۆڤن لە ئاست ئەو ڕووداوانی لەم ناوچەیەدا ڕوو دەدەن. باسی دووەم شوێن و شێوە و ڕووبەری سێگۆشەی بەرمۆدا. سێگۆشەی بەرمۆدا دەکەوێتە خۆرئاوای زەریای ئەتڵەسیەوە بەرەو کەنارەکانی خۆرهەڵاتی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا لە باشووری فلۆریدا. تەنها 930 کیلۆمتر لە کەنارەکانی خۆرهەڵاتی ئەو وڵاتەوە دوورە. ئەم سێگۆشەیە سنوورێکی دیاریکراوی نییە کە ڕوون و ئاشکرا و زانراو بێت، بەڵام لە زۆری نەخشەکاندا بە سێگۆشەیەک دیاری دەکرێت کە نووکی یان سەری ئەو سێگۆشەیە لە دورگەی بەرمۆدایە.
لایەکەی خۆرئاوای لە بەرمۆداوە درێژ دەبێتەوە هەتا دەگاتە کەنارەکانی خۆرهەڵاتی ئەمریکا لە باشووری فلۆریدا. بنگەی سێگۆشەکەش لە باشووری فلۆریدا درێژ دەبێتەوە بەرەو کوبا و پاشان بەرەو هایتی، دواتر بۆ پۆرتۆریکۆ و لایەکەی خۆرهەڵاتی لە خۆرهەڵاتی پۆرتۆریکۆ درێژ دەبێتەوە هەتا دەگاتە بەرمۆدا لە باکوور. کەواتە ئەم ناوچە شێوە سێگۆشەیە کۆمەڵێک دورگە لەخۆ دەگرێت کە ژمارەیان دەگاتە نزیکەی 300 دورگە. زۆرینەیان ئاوەدان نین و دانیشتوانیان تێدا نییە. لەو ژمارە زۆرە تەنها 20 دورگە ئاوەدان و دانیشتوانی تێدان، کۆی ژمارەی هەمویان دەگاتە 65,000 کەس. بەڵام خودی دورگەی بەرمۆدا خۆی کە کۆلۆنیالیەکی بەریتانیا ژماری دانیشتوانەکەی نزیکەی 80,000 کەسە، بە زمانی ئینگلیزی دەدوێن و یەکەی پارەکان دۆلاری ئەمریکاییە. ئاینیان مەسیحی پرۆتستانتیە و سەر بە کەنیسە ئینگلیزین. شایانی باسە هەتا ئێستاش بە شێوەیەکی ورد و بابەتیانە ڕوون نەبووتەوە کە بۆچی وشەی سێگۆشە لکێنراوە بە ناوی بەرمۆداوە. ئێستاش لە هەموو نەخشەکان و بڵاوکراوە و تەنانەت لە ئاقاوتنیشدا ناوچەکە بە سێگۆشەی بەرمۆدا دەناسرێت و دەگوترێت. گەر بکوترێت بەرمۆدا ڕەنگە وا لێک بدرێتەوە کە مەبەست تەنها دوورگەکەیە، بەڵام کە دەگوترێت سێگۆشەی بەرمۆدا ئەوسا مەبەست لە ناوچە مەترسیدارەکەیە. سەبارەت بە ناونانی ئەو ناوچەیە بە سێگۆشە دەتوانین دوو جۆر ڕاوبۆچوون بهێنینەوە کە ئەمانن. یەک، هەندێک دەڵێن ئەو ڕوبەرە ئاویەی کە بەکارەساتی دیارنەمان و لە ناوچوون و بێسەروشێن بەناوبانگە لە شێوەی ڕوبەرێکی سێگۆشەدایە، گەرچی لەنا ئەو سێگۆشەیەدا پلەکانی مەترسی لە جێگەیەکەوە بۆ جێگەیەکی تر جیاوازن. بەڵام ئەو ناوە بەگشتی لەو ڕوبەرە نراوە کە زۆرینی هەرە زۆری ڕووداوەکان لەوێدا بوون، هەرچەندە هەندێکان ڕان وایە شێوەی ئەم ناوچەیە هەر لە بناغەدا سێگۆشە نییە، بەڵکو هێلکەییە یان پارچە بازنە و نوکەکەی کەوتۆتە بەرمۆداوە. بە هەندێکی تر پێیان وایە ئەو ناوە لە دوای کارەساتەکەی ساڵی 1945ەوە بەسەر ئەو ناوچەیەدا دابراوە، چونکە لەو ڕووداوەدا 5 فڕۆکە بەسەر ئاسمانی ناوچەکە بوون کە کتوپڕ دیار نەمان و لە ناوچوون. چەند چرکەیەک پێش لە ناوچوونیان بە شێوەی سێگۆشە لە ئاسمانی ناوچەکەدا دەفرین. ڕەنگە ڤینیس جاریس یەکەم کەس بوو بێت لە ساڵی 1960ەوە ئەم زاراوەی سێگۆشەی لەگەڵ بەرمۆدادا بەکارهێنا بێت، بەڵام دوای ئەو کەسانی کە ئەو زاراوەیان بەکاردێنا مەبەستیان لەو ڕوبەرە بوو کە زۆر گەورەتر و فراوانتر بوو لەوەی جاریز مەبەستی بوو، کەواتە سێگۆشەی بەرمۆدا دەکەوێتە ناو دەریاک لە زەریای ئەتلەسی کە بە دەریای سارجاسۆ دەناسرێت کە کۆی ڕوبەرەکەی 1700 کیلۆمەترە. زۆرینەی هەرە زۆری ڕووداوەکان لەوێدا ڕوودەدەن. باسی سێهەم، سێگۆشەی بەرمۆدا لە مێژوودا. ئەو باس و ئەفسانانەی کە باز لە بەرمۆدا و دیاردەسێر و نامۆکانی ناوی دەکەن زۆر کۆنن. هەندێکیان دەگەڕێنەوە بۆ سەردەمی فینیقیەکان و قەرتاجیەکان. ئەمانە هەزاران ساڵ پێش ئێستا پێیدا تێپەڕین و تووشی کارەساتی ژاتون، بەڵام هیچ نووسراوێکی مێژووی و دەقی کۆنی ئەوتۆ لە بەردەستدا نییە کە بە وردی باز لە ژمارە و جۆری زیان و لە ناوچوونەکان بکات. لەم ڕۆوە ئەدمیڕاڵێکی قەرتاجی کە ناوی هەڵمکۆ بووە لە ساڵی 500 پێشزایندا سەبارەت بە دەریای سارجاسۆ دەڵێ ڕێژەی هەواکەی ئەوەندە نییە پاپۆرەکان بجۆڵێنێت. قەوزەکان ئەوەندە زۆر و بڵاون کە لە هەموو لایەکۆ دەوری پاپۆرەکە دەدا. بەڕادەیەک دەبنە کۆسب لە بەردەم ڕێکردنیدا. زیندەوەر و ئاژەڵەسێر و نامۆکانی ناو ئاوەکە دەور و پشتی پاپۆرەکە دەگرن. ڕاوچیەکان لە کۆندا بەردەوام لەم ناوچەیەدا دوورکەوتونەتەوە و بە ناوچەیەکی شوم و نەفرەت لێکرا و مەترسیداریان داناوە. کۆلۆمبۆس لە ساڵی 1492دا لە یادداشتەکانیدا نووسیوێتی لە ئاوی باهامادا بە تایبەتی لە دەریای سارجاسۆدا دوای دوو کاتژمێر لە خۆر ئاوا بوون دیاردەیەکی زۆر ناموسە نزڕاکێشماندی. شەوقێک یان ڕووناکیەک لەژێر ئاوەکەوە دەبیندا. بەڕادەیەک ئاوەکەی ڕووناک دەکردەوە گۆیەکی گەورەی ئاگرینمان بینی کەوتە ناو ئاوی زەریاکەوە. دواتر لە بەرچاومان نەما. جوڵەی قیبلەنما لەم ناوچەیە سەرسوڕهێنەرە و مرۆڤ لێی تێناگات. لە مێژووی نێو هاوچەرخیشدا دیاردەی زۆر سەیر و سەرنجڕاکێش لەم سێگۆشەیەدا بینراون و ڕوشیان داوە. لەوانە کەشتیوانەکانی ئەپۆلۆی 12 دەڵێن لەو شەوەدا ڕووناکیەکی زۆریان بینیوە لەسەر ئاوی ئەم ناوچەیە، هەر لەو وەسە دەچێت کە کۆلۆمبۆس کردوێتی. دیاردەی دیارنەمان و لە ناوچوون و بێسەر و شوێنبوون و ژمارەیەکی زۆر کەشتی و پاپۆر و فڕۆکە لەم ناوچەیەدا و لە سەدەی ڕابردوودا گرنگی زۆری داوەتە ئەو ناوچەیە تا ئەو ڕادەی هەندێک کە دەڵێن سێگۆشەی بەرمۆدا گەورەترین هەڕەشەی سەدەی ڕابردووە و ڕەنگە داهاتووش بێت کە تووشی مرۆڤ هاتووە. بەشی دووەم، حاڵەتەکانی دیارنەمانی کەشتی و پاپۆرەکان. زۆرینەی دیاردەکانی دیارنەمان و بزربوون و بێسەر و شوێنبوونی کەشتی و پاپۆرەکان لە ناو ئاوی ئەو ناوچە سێگۆشەی ئاساییەدا ڕوودەدەن
کە بە دەریای سارجاسۆ دەناسرێت. ڕێژێکی کەم لەم ڕووداوانە دەکەونە دەرەوەی سنووری جوگرافیای ئەو دەریایە تا ئەو ڕادەی هەندێک لەوانەی وێڵ و پەڕۆشی هەواڵەکانی دیارنەمانی کەشتی و پاپۆرن هەتا لە گۆڤار و ڕۆژنامە و کەناڵەکانی تەلەڤیزۆنیدا ڕێپۆرتاژ و سیمینار و قسە و باسی لەسەر بکەن. ئەوان ناڵێن ڕووداوەکانی سێگۆشەی بەرمۆدا، بەڵکو زاراوەیەکی تری ورتر و دیاریکراوتر بەکاردێنن، ئەویش ڕووداوەکانی دەریای سارجاسۆیە. لەبەر گرنگی ئەم بەشەی سێگۆشەی بەرمۆدا و لەبەر ئەوەی زۆرینەی ڕووداوەکان لەم دەریایەدا ڕوودەدەن بە باشی دەزانین هەندێک زانیاری زۆرتر و لە باسێکی سربەخۆدا خەسڵەت و نیشانەکانی ئەو دەریایە بخەینە ڕوو. باسی یەکەم، دەریای سارجاسۆ. ئەم ڕووبەرە ئاویە لە هەندێک لە سەرچاوە و ئەتڵەسدا بە دەریای سەرگز ناو دەبرێت. ڕووبەرێکی ئاوی گەورەیە، دەریایە، دەکەوێتە باکووری خۆرئاوای زەریای ئەتڵەسیەوە. ئەم دەریایە هەندێک نیشانە و خەسڵەت و تایبەتمەندێتی هەیە جیاوازن لە ڕووبەر ئاویەکانی دەوروبەری لەناو هەمان زەریادا لەسەر هەمان بازنەی تەنانەت جیاوازیشە لە ڕووبەرە ئاویەکانی تری سەرگۆی زەوی. لە خوارەوە بە کورتی هەندێک لەو خەسڵەت و تایبەتمەندیانە دەخەینە ڕوو. یەک، بڕێکی زۆر قەوزە و ڕووەکی خۆهەڵواز لە ناو ئاوی ئەم دەریایەدا هەیە کە خەڵکی ناوچەکەش بە سەرغاز یان سەرغەزی ناو دەبن. ڕەنگە ناوی ئەم دەریایەش هەر لەم دیاردەیەوە هاتبێ. ئەم بڕە زۆرە لە قەوزە و لەو ڕووەکانی تر بە پارچەی بچووک و بڵاو دەبینرێت. بەڕادەیەک ڕووبەرێکی گەورەی ئاوی دەریاکەی داپۆشیوە. جاری وا هەیە کە دەبێتە کۆسب لە بەردەم کەشتیوانیدا. بوونی ئەم بڕە زۆرە لە قەوزە و جۆرەکانی تری ڕووەکە خۆهەڵواسەکان لە ناو قوڵایی زەریای ئەتڵەسیدا دیاردەیەکی تا ڕادەیەک نام و سەرنجڕاکێشە. تەنانەت ئەو کەشتی و پاپۆڕانەی بەم ناوچانەدا تێدەپەڕن گەر زانیاری پێشتریان لەسەر ئەم دیاردەیە نەبێت و وا دەزانن لە کەنارەکانەوە نزیک بوونەتەوە. یەکێکی تر لە خەسڵەتەکانی تری ئەم دەریایە ئارامی و کەمجوڵی و هێمنی هەوای سەر ڕووبەرە ئاویەکەیە. هەروەها بە شێوەیەکی گشتی تەوشم و شەپۆلی دەریاشی کەمە، کەواتە دەریایەکی مەنگ و ئارام و خامۆش هەر لە ئارامگە و گۆڕستان دەچێت. بۆیە پێشبینەکان بە دەریای مردوو ناویان بردووە. سێ، بنکی ئەم ئاوە ژمارەیەکی زۆر پاشماوە و کەشتی و پاپۆری تێکشکاو و ئێسک و پرووسکی ئاژەڵ و تەنانەت مرۆڤیشی تێدا دۆزراوەتەوە کە دەگەڕێتەوە بۆ سەردەمانێکی جیاواز هەر لەو کاتەوە کە گەشت بە کەشتی چارۆکەدار دەستی پێکردووە هەتا ئێستا. ڕەنگە لەبەر ئەمەش بێت هەندێک بەم ناوچێ دەڵێن گۆڕستانی ئەتڵەسی. بڕ و جۆر و قەبارە و ژمارەی ئەو کەرەسە ژێر ئەو کەوتوانەی ئەم ناوچەیە لە هەموو بەشەکانی تری سێگۆشەی بەرمۆدا زۆرترن. هەر لەبەر ئەوەیە زۆرێک لە کەشتیوان و لەو کەسانە دەستنە ژێر ئاوەکە چاوقایم و سەرکەشن بە تەماعی زێر و زی و دەستنە ژێر ئاوی ئەم دەریایە. بڕێکی زۆر ئاڵتون و زی و کەرەسەی بە نرخیان لە بنی ئەم دەریایەدا دەرهێناوە کە بە ملیۆنەها دۆلار بەزەندە دەکرێت. خاڵێکی تری سەرنجڕاکێش هەیە، ئەویش ئەوەیە کە هەندێک کەشتی و پاپۆر لە دەرەوەی دەریای سارجاسۆ دیار نەماون، بەڵام پاشماوە و ئاساواریەکانیان لەم دەریایەدا بینراوەتەوە، وەکو کەشتی ماری سیلیستی کە لە ساڵی 1972دا تیمێکی بەریتانی دۆزیانەوە. بوونی ئەو ژمارە زۆرە لە پاشماوە نیشانەی زۆری ڕووداوەکانە لەم ناوچەیەدا. ئەمە جگە لەو بەشە زۆرەی کە هیچ پاشماوە و ئاسەوارێکیان لە پاش بەجێ نەماوە. 4. یەکێکی تر لە خەسڵەت و تایبەتمەندیەکانی ئاوی ئەم دەریایە ئەوەیە کە ئاژەڵ و زیندەوەری ئاوی شێوە سەیر و نامە و زەبەلاحی تێدایە کە لای مرۆڤی ئەم سەردەما سەیر و سەرنجڕاکێشە. هەندێکیان لەوە دەچێت کە لە ناوچوو بنوونەما بن وەک دایناسۆرەکان. جگە لەم زیندەوەرانە ئێسکە پەیکەری ئاژەڵی زۆر زەبەلاحی لە بنکی دەریاکەدا دۆزراونەتەوە. درێژی یەکێک لەو ئێسکە پەیکەرانە بە 30 مەتر مەزەندە کراوە. لە ساڵی 1970دا لە نزیک ویلایەتی ماساچوستی ئەمریکایی جۆرەمارێکی زۆر زەبەلاح بینراوە کە مێژووی ژیانی دەگەڕێتەوە بۆ هەزاران ساڵ پێش زاین. خەڵکی ناوچەکە کە پێیان وایە ئەو مارە زەبەلاحە لە ئاوی دەریای سارجاسۆوە هاتبێتە ئەو کەنارانە. 5. دیاردەیەکی تری سروشتی سەرنجڕاکێش کە لە بنی ئاوی دەریای سارجاسۆدا هەیە، ئەویش بوونی ژمارەیەکی زۆر زنجیرەچیایە کە لووتکەکانیان تەختە، لەوە دەچێت ئەو لووتکانە لە کاتی خۆیدا دوورگە بووبن، ئاوەدان و خەڵکی تێدا نیشتەجێ بووبن. دواتر بە هەر هۆکارێکەوە ژێر ئاو کەوتووە. هەر لەبەر ئەمەش هەندێک دەڵێن لە شوێنی ئەم دەریایەدا ئاوەدانی و شارستانەتیەک هەبووە، دواتر ژێر ئاو کەوتووە و لە ناوچووە. هەندێک لە زانایان مەنگی و کەمجوڵەی ئاوی ئەم دەریایە بەبوونی ئەم زنجیرەچیایە لێک دەدەنەوە. 6. کۆچی مارماسیەکانی جۆری ئەنکلیز لە ڕووبارە شیرینەکانی تەنگەکانی ئەوروپا و ئەمریکاوە بەرەو ئاوە سوێر و قوڵەکانی زەریای ئەتڵەسی و دواتر بۆ دەریای سارجاسۆ بۆتە بابەتێکی سەرنجڕاکێش و دواتر مشتومڕ لە ناو زانایاندا، بە تایبەتی لە ناو بایۆلۆجیەکاندا. ئەم جۆرە مارماسیە ئەو گەشتە دەکەن و ئەو ماوە دوورە دەبڕن.
هەر لە ڕێگادا ژمارەیەکی زۆریان لەناو دەچێت هەتا دەگەنە دەریای سارجاسۆ. لەبێش پاش گەرادانان دەبرن کە گەراکان تروکان و کەمێک گەورە بوون، ئەوانیش دیسان ئەو گەشتەگرانە دەگرنە بەر و دێنەوە بۆ ئاوەشیرینەکانی ئەوروپا و ئەمریکا. لەبارەی کۆچی ئەنکلیسەوە لێکدانەوە و بیردۆزی جۆراوجۆر کراوە و دانراوە. لەوانە بیردۆزێکی بەناوبانگ هەیە دەڵێت نیشتیمانی ئەسلی ئەو جۆرە مارماسیانە ڕوبەرێکی گەورەی ئاوی شیرین بووە کە بە ڕوبەرێکی وشکانی گەورەدا تێپەڕیوە. ئەو ڕوبەرە وشکانیە لە زەریای ئەتلەسیدا بووە لە نزیک دەریای سارجاسۆی ئێستادا. پاشان ئەو وشکانیە یان ئەو دوورگە گەورەیە ژێر ئاوکەوتووە. بۆیە ئێستاش پاش تێپەڕبوونی هەزاران ساڵ ئەو جۆرە مارماسیانە دەگەڕێنەوە بۆ نیشتیمانەکەی خۆیان بۆ گەرادانان. یان دەبێت ئەو هێزە چی بێت کەوا دەکات ئەو زیندەوەرانە کێش بکات بەرەو ئاوی ئەو دەریایە. باسی دووەم، خەسڵەت و نیشانەکانی دیارنەمانی کەشتی و پاپۆر لەم ناوچەیەدا. زۆرینەی ئەو ڕووداوانی کە لە ناوچەی سێگۆشەی بەرمۆدا و بە تایبەتی لە دەریای سارجاسۆدا ڕوودەدات تا ئەو ڕادەی وەک چیرۆکی خەیاڵی و زانستی و مەتەڵ و ئەفسانەیان لێ هاتووە و لێکدانەوە و هەڵسەنگاندنیان زۆر گرانە. پێوەر و پێوانە زانستیەکان زۆر جار لە ئاستیاندا دەستەوەستان دەوەستن. زۆرینەی ئەو کەشتی و پاپۆرانی کە دیار نەماون و هەتا ئێستاش هەروە بە نادیاری ماونەتەوە، هەندێکی تریان دوای ماوەیەکی کەم یان زۆر دەرکەوتونەتەوە و سەریان هەڵداوەتەوە، بەڵام گۆڕانیان بەسەردا هاتووە، یان دیاردی نام و سەرنجڕاکێش یان ڕوودا و گۆڕانی بەسەردا هاتووە کە وەک مەتەڵیان لێ هاتووە. بۆ نمونە لەو دیاردە سەیرانە پاپۆرە بزربووەکان دەرکەوتۆتەوە بەڵام سەرنشینەکانی تیان نەبووە، یان پاپۆرەکە دەرکەوتۆتەوە بێ سەرنشینەکانی بەڵام هەموو کەرەسە و کەلوپەلەکانی ناو پاپۆرەکە وەک کەلوپەلی شەخسی، پارە ئاڵتون، کەرەستی تری گرانبەها، بەلەم و چاکەتەکانی خۆرزگارکردن، خواردن و خواردنەوە هەر لە شوێنی خۆیان ماون بێ ئەوەی هیچ گۆرانێکیان بەسەردا هاتبێت یان دەستکاری کرابن، یان لە هەندێک بارودۆخی تردیا دیارنەمان و بزربوونەکە لە شوێنێکدا ڕوویداوە بەڵام کەشتیەکەیان پاپۆرەکە لە شوێنێکی تر دەرکەوتۆتەوە کە زۆر دوور بووە لە شوێنی ڕووداوەکە. بەواتایەکی تر پاپۆرەکە لە هێڵە دیاریکراوەکەی خۆی لایداوە. لەوەش سەرسوڕهێنەرتر لە هەندێک حاڵەتی کەمدا سەرنشینەکانی پاپۆرەکە دیار نەماون بەڵام ئەو ئاژەڵ و باڵندانی کە لەناو پاپۆرەکەدا بوون هەر بە زیندوی ماون. لێرەدا پێویستە ئاماژە بەوە بکرێت کە هەموو ئەو حاڵەتانی دیارنەمان و بزربوون کە بە درێژایی مێژوو بەسەر کەشتی و پاپۆر و فڕۆکەکانیشدا هاتبێت چەند لایەنێکی سەرنجڕاکێش و جێگای پرسیار و تێڕامان و سەرسوڕمانی تێدا هەبووە. لەوانە: 1. زۆرینەی کەشتیوان و فڕۆکەکان کەسانێکی شارەزا و لێهاتوو خاوەن ئەسبوون و پسپۆر بوون لەو بوارانەدا. تەنانەت هەندێک لەو پاپۆرانە زۆر تونند و تۆڵ و قایم و محکەم دروست کرابوون. یەکێکیان بە تەپەردۆر دەورە درابوو کە نابێت ژێر ئاو بکەوێت. جگە لەمانە شوێنی دەریای سارجاسۆ لە قۆڵای زەریای ئەتلەسیدا کەسانێکی نەشارەزا یان ئارەزومەندانی فرین و کەشتیرانی بە دەگمەن ڕێگەیان دەکەوێت ئەو شوێنە. ئەی بۆ دەبێت ئەو هەموو ڕوودا و کارە ساتانە لەم کەسە شارەزا و لێ هاتوانە لەو پاپۆرە توند و تۆڵ و محکەمە دروست کراوانە بەقەومێ. 2. زۆرینەی دیاردەی دیارنەمان و بزربوونەکان لە کەش و ئاو هەوایەکی وادا بوو کە لەبار و گونجاو بوون بۆ کەشتیوانی دەریایی و ئاسمانی. لەو کاتانەدا کە ئەو پاپۆر و فڕۆکانە دەستیان بە گەشتکردن کردووە، نەبای بەهێز، نە زریان و تۆفانی توند، نە تەوژمی دەریا، نە هەڵچوون و داچوونی گەورە، تەنانەت بوومە لەرزەش لە نەوچایەدا ڕووی نەداوە. بەڵگەش بۆ ئەمە هەتا ماوەیەکی زۆر کەم پێش ڕوودانی ڕووداوەکان بارودۆخی سروشتی ناوچەکە زۆر ئارام بوو. ئەو پەیوەندی و ڕاگەیاندن و گفتوگۆیانەی کە لە نێوان پاپۆر و بنکە و شوێنە تایبەتیەکاندا تۆمارکراون بەڕوونی ئەوە نیشان دەدەن کە هەتا ماوەیەکی زۆر کەمیش پێش ڕووداوەکە بارودۆخە سروشتیەکان لەبار بوون. پێشوەخت هیچ کام لەو پاپۆر و فڕۆکانە بنکە و شوێنە تایبەتیەکانی دیاریکراوی زانرا و چاوەڕوانیان دەکات جگە لەو پەیوەندیە لە ناکا و ئاڵۆز و پچڕانەی کە لە کاتی ڕوودانی ڕووداوەکاندا کراون بۆ بنکەکانی خۆیان کە ئەوانش هەر هەمویان کورد بوون، ئاڵۆز بوون، بنکەکانیان بەگران لیان حاڵی دەبوون، هەمووشیان نیشانی ترسێکی زۆر و سپرزەیی بوون، تەنانەت تۆقاندنیان پێوە دیار بوو، هەر هەمووشیان یارمەتی فریاگوزاری بوون. 3. ئەو ماوەی کە دیارنەمان و بزربوون و بێسەر و شوێنبوونەکەی تێدا ڕوویداوە ماوەیەکی زۆر کورت بووە، هیچ دەرفەتێک و بوارێک لە بەردەم سەرنشینەکاندا نەبووە هەتا بە ئارامی و بەژیری بیر بکەنەوە، ئەوسا کار و بڕیاری گونجاو بدەن بە بەڵگەی ئەوەی ئەو پەیوەندیە بێسیمانەی کە لە نێوان پاپۆر و فڕۆکە و بنکەکانیاندا هەبوون تۆمار کراون. ماوەیەکی زۆر کەمیان خایاندووە، دواتر براوە و نەماوە و کارهەساتەکە ڕوویداوە. 4. لە هیچ کام لەو ڕووداوانی کە لە ناوچەی سێگۆشەی بەرمۆدا ڕوویانداوە نەشەڕ و نەکوشتار و خوێنڕێژان و چەک و کەرەسەی جەنگی، تەرم و لاشەی کوژرا و بریندار کەرەسەکانی شەڕکردن و جەنگ نەدۆزراونەتەوە و نەبوون. مرۆڤی نامۆ
یان زیندەوەری نامە و شێوەی سیر لەسەر و لەناو کەشتی و پاپۆرەکاندا نەدۆزراونەتەوە. وەک ئەوە وابوو ئەو ڕووداوە یانگەر دەستەواژەکە دروست بێت بڵێن ئەو شەڕە لە نێوان دوو هێز یان دوو لایانی نابەرامبەر و ناهاوسەنگدا بووە، لەوە دەچێت لایانی سەرنشینانی ئەو پاپۆر و فڕۆکانە هیچ بەرگریەکی وەها نەبوو بێت و نەکرابێت. 5. لە سەرنجدا لە ئاسەوار و پاشماوەکانی ئەو کەشتی و پاپۆرانەی دوای ڕووداوەکان دەرکەوتونەتەوە دەردەکەوێت کە ئەو پرۆسێ بە ئارەزوو یا بە ڕەزامەندی سەرنشینەکان نەبووە، بەڵکو بە زۆرە ملێ و تۆبزی ئەنجام درراوە. بەڵگەشت بۆ ئەمە کە ئەو ڕووداوانە ڕوویانداوە سەرنشینەکان کەلوپەل و پارە و زێر وشتی شەخسی و لە هەندێک حاڵەتدا ژەمە خۆراکی تەواو نەکراویش هەروەک خۆیان ماونەتەوە. هەموو ئەو شتانە باسییان لێوە کراوە سەلمێنراوە، خۆیان لە جێگەی خۆیاندا ماون. 6. لە هەندێک لە حاڵەتەکانی دیارنەماندا لەگەڵ دیارنەمانی مرۆڤەکانی سەر کەشتی و پاپۆرەکان زیندەوەرانی تری سەر ئەو کەشتیانە وەکو باڵندە و سەگ و پشیلە دیار نەماون، هەتا ئێرە دیاردەکە ئاساییە. بەڵام لە هەندێک حاڵەتدا تەنها مرۆڤی ناو کەشتی و پاپۆرەکان دیار نەماون، ئاژەڵ و باڵندەکان بە زیندوی ماونەتەوە کە ئەمە نائاساییە، جێگەی پرسیار و تێڕامانە. وەکو دوو پشیلە زیندوەکەی سەر کەشتی کارۆل دیرنت ساڵی 1921 و سەگە زیندوەکەی سەر کەشتی ڕۆبیکۆن. 7. ئەو پاپۆر و کەشتی و فڕۆکانە کە دیار ناواون یان لە ناوچوون سەر بە وڵاتانی جیاواز و کیشوەری جیاواز بوون، وەک ئەمریکایی، بەریتانی، ئوستورالی، ژاپۆنی و تادوایی. گەرچی بە گوێرەی نزیکی شوێنەکە لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا و زۆرینەی پاپۆر و فڕۆکەکان ئەمریکایی بوون، ڕوودانی ئەو دیاردانە لە دەریای سەرجاسە و سێگۆشەی بەرمۆدادا هەمیشەیی و بە بەردەوامی نییە، ناوبەناو لە ماوەی جیاوازدا ڕوودەدەن. هەر لە سەرەتای دەستپێکردنی کەشتیوانیەوە تا ئێستا لەم ڕووداوە دوو تێبینی هەن کە ئەمانن. ئەلف لەم ساڵانی دواییدا بە تایبەتی لە ساڵەکانی یەکەمی 2003دا پێدەچێت ڕووداوەکان کەمتر بووبنەوە. ئەمە خاڵێکی زۆر گرنگە، ڕەنگە لەبەر چەند هۆکارێک بێت لەوانە کۆمپانیا و دەوڵەتان و تاکەکانی خەڵکی لەباری ئەو ناوچەیەوە زانیاری زۆرتریان هەیە و دەبێت بەمەش خەڵکی خۆیان لێ دەپارێزن، یان دەشێ هەر لە بناغەدا و لەبەر هەر هۆکارێک بێت ئەو دیاردانەکەم بووبنەوە. بە هەندێک لێکۆڵینەوە لەم ساڵانەی دواییدا بڵاو بوونەتەوە کە بەگشتی باز لەوە دەکەن کە زۆرینەی ڕوودانی ئەو دیاردانە زۆرینەی لە وەرز و کاتی دیاریکراودایە، ئەویش لە کاتەکانی جژنەکانی لەدایکبوون و سەری ساڵدایە. ڕەنگە ئەمەش لەبەر ئەوە بێت کە لەو ڕۆژانەدا جوڵە و ژمارەی گەشتەکان زۆرتر دەبێت. 8. کەشتی و پاپۆر و فڕۆکە دیارنەماوەکان سەربازی و شارستانین، هەر بە تەنها سەربازی نین وەک هەندێک کەس باسی لێوە دەکەن. 9. هیچ پەیوەندیەک لە نێوان بار یان ڕەگەزی ئەو سەرنشینانەی کە لە ناو کەشتی و پاپۆرەکاندا هەبوون. ئەو بارانەی هەڵیان گرتبوو هەمەجۆر بوون، وەک گەنم، خەڵوزی بەرد، ڕۆنی ڕووەکی، مەی، مەنگەنیز. باسی سێیەم کورتێک لەسەر دیارنەمانی ژمارەیە کەشتی و پاپۆر. ژمارەیەکی زۆر یەخت و کەشتی و پاپۆری جیاواز لە ئاوی سێگۆشەی بەرمۆدادا دیار نەماون، بزر و بێسەر و شوێن بوون، گەرچی دوای ماوەیەک هەندێکیان هەر بە ساغی دەرکەوتونەتەوە، هەندێک جاریش ئاسەوار و قۆڵاغی کەمیان دۆزراوەتەوە، وا لە خوارەوە ناو جۆر و بەرواری هەندێکیان لەوانە دەخێنە ڕوو. 1. لە ئابی 1970دا پاپۆرێکی ئەمریکایی بە ناوی ئەنسەرجت دیار نەما کە 340 سەرنشینیان تیا بوو. 2. لە 28 1970دا پاپۆرێکی ئەمریکایی کە ناوی بیکرینج بوو لە گەشتێکدا بوو بەرەو هەندستان بەخۆی و سەرنشینەکانەوە کە ژمارەیان 90 کەس بوو دیار نەما. 3. لە 9 دەی 1940دا دیارنەمانی پاپۆرێکی ئەمریکایی بە ناوی واسپ بەخۆی و سەرنشینەکانیەوە کە ژمارەیان 140 کەس بوو. 4. لە 28 دەی 1924 دیارنەمانی پاپۆرێکی ئەمریکایی بە ناوی وایدلکات کە لە گەشتێکدا بوو لە کوباوە بۆ دوورگەی تۆمبسن بە سەرنشینەکانیەوە کە ژمارەیان 14 کەس بوو. 5. لە ساڵی 1950دا پاپۆری سیبێرت تووشی ڕووداوێکی سیر هات، لە ئەنجامدا هەموو سەرنشینەکانی دیار نەمان، بەڵام کەلوپەل و کەرەسە و خۆراکی ناو پاپۆرەکە هیچ دەستکاری نەکرابوو، هەروەک خۆیان لە جێگای خۆیان مابوونەوە. 6. لە کانینی دووەمی 1970 دیارنەمانی پاپۆرێکی ئینگلیزی بە ناوی ئەتلانتا کە لە گەشتێکدا بوو لە بەرمۆداوە بەرەو ئینگلتەرا بەخۆی و 200 سەرنشینەوە دیارنەمانی ئەم پاپۆرە و بەو ژمارە زۆرە پاڵی بە حکوومەتی بەریتانیاوەنا کە هەڵمەتێکی گەڕان و پشکنینی چڕ دەست پێ بکات، بەڵام بێسوود بوو. 7. لە 4 ئازاری 1970
دیارنەمانی پاپۆرێکی گەورەی بارهەڵگری ئەمریکایی بە ناوی سایکلۆپ کە لە گەشتێکدا بوو لە بەرمۆداوە بەرەو ڤیرجینیا، یەکێک بوو لە کەشتیە هەرە گەورەکانی کەشتیگەلی ئەو ساکەی ئەمریکا، درێژیەکەی 500 پێ بوو، 19,000 تەن مەنگەنیزی بار کرده بوو، ژمارەی سەرنشینەکانی 309 کەس بوون. ئەمە یەکێکە لە کارەساتە گەورەکانی سێگۆشەی بەرمۆدا. بەڕادەیەک دوای ئەو ڕووداوە ڕێگەی کەشتیرانی ئەمریکا گۆڕا. 8 لە ساڵی 1924دا پاپۆرێکی بارهەڵگری یابانی بە ناوی ڕایفۆکەر دیارنەما. ئەوەش تۆمار کراوە کە ئەم پاپۆرە لە نێوان باهامە و کوبادا داوای یارمەتی فریاکەوتنی کردووە. ترس و تۆقان و هەڕەشەمان لێ دەکات. مەترسی دەست بەجێ بمانگەنێ، بەڵام ماوە نەبوو کاری فریاکەوتن بێسوود بوو. 9 لە ساڵی 1925دا پاپۆرێک بە ناوی کۆتۆباکس SS دیارنەما کە لە گەشتێکدا بوو لە شارلستۆنەوە بەرەو هەڤانە. 10 لە تشرینی دووەمی 1928 دیارنەمانی پاپۆرێکی ئینگلیزی بە ناوی ڤستریس کە لە گەشتێکدا بوو بەرەو باربارۆس. 11 لە ساڵی 1931دا دیارنەمانی پاپۆرێکی بارهەڵگر بە ناوی ستافجەر لە نزیک بەهاما بەخۆی و هەموو سەرنشینیەکانەوە کە ژمارەیان 39 کەس بوو. 12 لە ئازاری 1930دا دیارنەمانی پاپۆرێکی بارهەڵگر بە ناوی ئەنگلۆ ئۆسترالین بەخۆی و سەرنشینیەکانەوە کە ژمارەیان 39 کەس بوو. 13 لە کانونی یەکەمی 1940 دیارنەمانی دوو پاپۆری گەوری ئەمریکا هاوشێوەی سایکلۆپ، یەکەمیان بە ناوی پۆرتیۆس و دووەمیان بە ناوی نریۆس کە هەر یەکەیان بەجا لە گەشتدا بوون لە دوورگەی ڤیرجینیاوە بەرەو وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا. 14 لە ساڵی 1945 دیارنەمانی پاپۆرێکی باڵهەڵگری ئینگلیزی بە ناوی سایکلۆپ. 15 لە تشرینی یەکەمی ساڵی 1951 دیارنەمانی پاپۆرێکی جەنگی بەرازیلی بە ناوی ساو پاولۆ بەخۆی و هەموو سەرنشینەکانیەوە هەموو ئەو گەڕان و پشکنینانی نێراوە تایبەتیەکانی حکوومەتی بەرازیل ئەنجامیاندان سریان نووسیوە. لەوانە ڕووناکیێکی نامۆمان بینی لەسەر ئاوی دەریاکە، هەر لە ئێوارەوە هەتا بەیانی بەردەوام بوو، بەڵام بۆ ڕۆژی دواتر تاریکایی و لێڵی ئاوی دەریاکەی گرتەوە، دوای ماوەیەکی تر بارودۆخەکە ئاسایی بووە. 16 لە حوزەیرانی ساڵی 1955 باپۆرێکی بارهەڵگری گەورەی ئەمریکایی بە ناوی ساتدرا 55 دیارنەما درێژیەکەی 100 پێ بوو، لە گەشتێکدا بوو بەرەو ڤەنزوێلا. 17 لە 1963 دیارنەمانی پاپۆرێکی بارهەڵگری ئەمریکایی بە ناوی مارین سیلڤەر کوین پاپۆرێکی گەورە بوو، درێژیەکەی 130 مەتر بوو، 15,000 تەن گۆگردی بارکرده بوو، ژمارەی سەرنشینەکانی 38 کەس بوون. 18 لە 1 حوتی 1963 دیارنەمانی کەشتیەکی ئەمریکایی بە ناوی سنۆبۆی. 19 لە ساڵی 1965دا لە ماوەی هەموو ساڵەکەدا 21 کەشتی کەنارەکانی خۆرهەڵاتی ئەمریکا دیار نەماون. ئەمە پاسەوانی کەنارەکانی ئەمریکا خۆیان ڕایانگەیاندووە و بڵاویان کردوێتەوە، هیچ پاشماوەیەکیان نەدۆزراوەتەوە. 20 لە ساڵی 1960 دیارنەمانی یەختێک بە ناوی وشکرایفت لە کەنارەکانی مایامی. 21 لە ساڵی 1960 دیارنەمانی یەختێک بە ناوی ریڤۆنۆک. 22 لە تشرینی دووەمی 1968 دیارنەمانی پاپۆرێکی گەورەی بارهەڵگر بە ناوی ئەتاکا ئایلاند کە گەنمی بارکرده بوو لە گەشتێکدا بوو بەرەو مانچستەر. 23 لە نیسانی ساڵی 1970 دیارنەمانی پاپۆرێکی گەورەی بارهەڵگر مێلتن ئەترایدز ڕۆنی ڕووەکی بارکرده بوو بەرەو کیپتاون ڕێدەکرد. 24 لە ئازاری ساڵی 1973 دیارنەمانی پاپۆرێکی گەورەی بارهەڵگری ئەڵمانی بە ناوی ئەنیتا واڵتی لە گەشتێکدا بوو لە ڤیرجینیاوە بەرەو ئەڵمانیا. 25 لە ئازاری 1975 دیارنەمانی پاپۆرێکی گەورە بە ناوی سلڤا ئۆسا بەخۆی و دەستە کەشتیوانەکەیەوە کە ژمارەیان 37 کەس بوو. 26 لە ئازاری 1982 دیارنەمانی نەوتگوێزەرەوەیەکی ئەمریکایی لە ناوچەی سێگۆشەی بەرمۆدا کە لە گەشتێکدا بوو بەرەو پورسەعیدی مسر. باسی چوارەم هەندێک دیاردەی سەرسوڕهێنی دیارنەمانی کەشتی و پاپۆر. لەو دیاردەسەیر و سەرسوڕهێن و نامۆیانەی کە لە دیاردەی دیارنەمانی کەشتی و پاپۆر لە ناوچەی سێگۆشەی بەرمۆدادا ڕوویانداوە کەمێک بە درێژی باز لە دوو نمونەیان دەکەین. ئەوانیش ئەمانن:
ئەلف لە ساڵی 1880دا ڕووداوێک بەسەر کەشتێکی چارۆکەداری ئەمریکاییدا هەتووە. ئەوەندە سیر و سەمەرەیە هێندەی نەماوە بچێتە خانی خەیاڵ و چیرۆکی زانستیەوە. ئەم کەشتیە لە گەشتێکدا بوو لە خۆرئاوای زەریای ئازەرەوە بەڕێکەوت. کاپتنی کەشتیەکە چاوی کەوتووە بە کەشتیەک کە لەوە دەچوو سەرنشینی تێدا نەبێت و بەجێ هەڵرابێت کە لی نزیک بۆتەوە بینیوێتی کەسی تێدا نییە. کەشتیە بەجێ هەڵراوەکە لە بارودۆخێکی باشدا بووە. چارۆکە و گوریزەکانی هەموو باش و لەبار بوون، هیچ کەم و کوڕی و تێشکاوی پێوە دیار نەبووە. کاپتنەکە بەمە دڵخۆش بووە و بە دەستکەوتێکی چەور و قەڵەوی زانیوە. فەرمانی داوە بە ژمارەیەک لە پیاوەکانی کە دابەزنە ئاوی دەریاکەوە و ئەو کەشتیە بەجێ هەڵراوە ببەستنەوە بە کەشتیەکەی خۆیانەوە هەتا کێشی بکەن بۆ کەنار زەریا. ژمارەیەک لە پیاوەکانی دابەزیون و بە بەلەمە بچووکەکانیان خۆیان گەیاندۆتە کەشتیە بەجێ هەڵراوەکە. لەو کاتەدا کە خەریکی پێکەوە بەستن و پێکەوە گرێدانی کەشتیەکە بوون، گەردەلوولێکی توند هەڵی کردووە. پاشان زریان و باو تۆفانێکی زۆر بێز دەستیان پێ کردووە کە بوونەتە هۆی لێکجابوونەوەی هەردوو کەشتیەکە. کەشتیە بەجێ هەڵراوەکە بەسەر نشینەکانیەوە لە چاو بزر بووە و دیار نەماوە. پاش 2 ڕۆژ جارێکی تر کەشتیە بەجێ هەڵراوەکە دەرئەکەوێتەوە، بەڵام بەبێ سەرنشینەکانی کە پیاوانی کەشتیەکەی خۆیان دەبێت. کاپتنی کەشتیەکە ئەم جارش پێدا دەگرێت لەسەر هێنانەوەی ئەو کەشتیە. دیسان فەرما دەدات کە داببەزن، ئەوانیشدا دەبەزن و دەگەنە لای کەشتی بەجێ هەڵراوەکە. جارێکی تر بە هەمان شێوەی پێچوو گەردەلوول و زریان هەڵی کرد و ئەم جارش کەشتیەکە و ئەوانەشی چوبوون بۆ هێنانەوەی دیار نەمان و بێسەروشوێن بوون. با لە جەژنەکانی سەری ساڵی 1967دا یەختێکی پێشبڕکێ دیار نەماوە. ئەم یەختە 14 مەتر درێژ بووە. لە زۆرێک لە پێشبڕکێکاندا پلەی زۆر باشی بەدەستێناوە. یەختێکی ناسراو بەناوبانگ بوو. خاوەنەکەشی کەشتیوانێکی بەتوانە و لێهاتوو بوو. کەس لەو باوەڕەدا نەبوو کە لە ڕووداوێکی بچووک و ئاساندا ئەو یەختە دوند و تۆڵە ئەو کەشتیوانە شارەزایە لە ناو بچن. ئەوەندە زۆریش لە کەنارەکانەوە دوورکەوتبووە گەر لە نزیک کەنارەکانەوە تووشی ڕوودا و هاتبێت خۆ دەبێت پاشماوە و ئاسەواری لە پاش بەجێ بمایە. بەڵام تەنها و بە هەڵکردنی توندەبەیەک ئەو یەختە و کەشتیوانەکەشی دیار نەماون و هەتا ئێستاش بێسەر و شوێنن. باسی پێنجەم دەرکەوتنەوە و سەرهەڵدانەوەی ژمارەیە کەشتی و پاپۆر. پێشتر ئاماژە بۆ ئەوە کرا کە ژمارەیەکی زۆر کەشتی و پاپۆر لە ئاوی سێگۆشەی بەرمۆدادا دیار نەماون. هەندێکیان هەتا ئێستاش هەر بزر و بێسەر و شوێنن، بەڵام هەندێکیان دەرکەوتونەتەوە و سەریان هەڵداوەتەوە. ئەوەی جێگەی سەرسوڕمانە ئەوەیە کە ژمارەیەکی زۆری ئەو پاپۆرانەی دەرکەوتونەتەوە سەلامەت و ڕێک و پێک و بێکەم و کوڕی و لە کار نەکەوتون. هەروەها زیندەوەر و کەرەسەی نامە و سیر لەناو ئەو کەشتی و پاپۆرانەدا بەدیکراون. لە هەندێک بارودۆخدا لەناو کەشتی و پاپۆرەکاندا کەرەسەی گرانبەها و پارە و ئاڵتون هەبوون و دوای ڕووداوەکەش هەروەکو خۆیان و بێ هیچ دەستکاریەک ماونەتەوە و وا لە خوارەوە ناوی هەندێک لەو کەشتی و پاپۆرانە دەخەینە ڕوو کە ماوەیەک دیار نەماون و دواتر دەرکەوتونەتەوە. 1. لە ساڵی 1940دا پاپۆرێکی بارهەڵگری فەڕەنسایی کە ناوی ڕۆزالی بوو دەرکەوتەوە و لەسەر ئاوی زەریا بینرایەوە. پاپۆرەکە لە بارودۆخێکی باشدا بوو، چارۆکەکانی بەزاقی مابوون و کراوە بوون. ئەو باری هەڵی گرت بوو هەروەکو خۆی مابوو. ئەوەی دیار نەمابوو تەنها سەرنشینەکان بوون، تەنانەت باڵندەیەکی کەناری کە پێشتر لەناو پاپۆرەکەدا بوو هەر بە زیندوی مابەوە. 2. لە 5 ژینۆی 1972دا کەشتی ماریسینیستا لە نزیک ئاوی دەریای سارجاسۆ دۆزرایەوە. چارۆکەکانی کراوە و لە کاردا بوون. بارەکەشی هەر لەسەر مابوو کە بریتی بوو لە بەرمیلی دارینی پڕمەی. ئەو خۆراکی زۆری تێدا بوو. کیسەپارە و هەندێک کەرەسەی شەخسی کەشتیوانەکان هەروەک خۆیان مابوونەوە. هەردووشت دیار نەمابوون. سەرنشینانی کەشتیەکە لەگەڵ ئەو دەستگایەی کە بەرزی تەنە ئاسمانیەکانی پێدەپێورێت. 3. لە تشرینی یەکەمی ساڵی 1920 پاپۆرێکی ئەڵمانی دۆزرایەوە ناوی فریا بوو، بەڵام کەشتیوانەکەی لەسەر نەبوو. 4. ساڵی 1921 دوای چەند مانگێک دیارنەمانی پاپۆری کارۆل دیرنچ دەرکەوتەوە بەڵام بەبێ سەرنشینەکانی. 5. لە کانونی دووەمی ساڵی 1940دا یەختی کلۆریا کۆلت لە دووری 200 میل لە باشووری ئالاباماوە دەرکەوتەوە، بەڵام خاوەنەکەی لەسەر نەبوو. 6. لە 22 دەی 1944 پاپۆرێکی کوبی کە ناوی ڕۆبیکۆن بوو دەرکەوتەوە لە نزیک کەنارەکانی فلۆریداوە. هیچ کام لە مرۆڤ و سەرنشینەکانی لەسەر نەمابوو، بەڵام سەگێکی زیندوی برسی لەسەر مابوو. 7. لە ئازاری 1948 یەختێکی ئەمریکایی کە ناوی لال سیندر بوو دوای چەند مانگێک دیارنەمانی دەرکەوت، بەڵام بەبێ سەرنشینەکانی. 8. لە ئەیلولی 1955 دۆزینەوەی پارچە و پاشماوەکان یەختی کوانیما ئایڤی لە دووری 400 میل لە باشووری خۆرئاوای بەرمۆدا، بەڵام بێ سەرنشینەکانی. 9.
لە دەی 1955 دەرکەوتنەوەی پاپۆرێک کە ناوی خۆببتا بوو باش ئەوەی 600 کیلۆمەتر لەم ڕێگە دیاریکراوی خۆی لایدا بوو. لە 2/12/1967 دەرکەوتنەوەی یەکتی وتشکراند لە دووری تەنها 1 میل لە کەنارەکانی میامیەوە، بەڵام هەردوو کەشتیوانەکەی لەسەر نەمابوون. 11 لە حوزەیرانی 1969 یەختێک کە ناوی ڤاجابوون بوو دەرکەوتەوە، بەڵام هیچ کام لە سەرنشینەکانی لەسەر نەبوون. باسی شەشەم ڕزگاربووان لە مەترسیەکانی ناوچەی سێگۆشەی بەرمۆدا چۆن باز لە ڕووداوەکان دەکەن. ڕەنگە هەندێک کەس بەلایەوە سیر بێت کە ئایا دەبێت کەسانێکە بن لە ناوچەی سێگۆشەی بەرمۆدا تووشی مەترسی هاتن و ڕزگاریان بووبێت؟ لە وەڵامدا دەڵێن بەڵێ، ژمارەیەکە بوون لەبەر هەر هۆکارێک بووبێت لە ڕووداوەکان ڕزگاریان بووە، وا لە خوارەوە بە کورتی هەندێک لەو ڕووداوانە دەخێنە ڕوو. 1 جۆتالی خاوەن کەشتێکی ڕاوەماسی بوو. کەشتەکەی بە دوای پاپۆرێکی گەورەدا ڕادەکێشا. شوێنی ڕوودانی کارەساتەکەی خۆرئاوای دوورگەی ئەندوز بوو. ئەم ناوچەیە ڕووداوی زۆری لەو جۆری تێدا ڕووداوە. درێژی کەشتەکەی تالی 20 مەتر بوو. ئەو پاپۆرەی کەشتەکەی ڕاکێشاوە 32 مەتر درێژ بووە. کات شەو بووە، ئاسمان ساماڵ بوو، ئەستێرەکان دەدرەوشانەوە. کەشی ناوچەکەش لەبار بووە. سروەیەکی فێنک لە باشووری خۆرئاوەوە هاتووە. تالی لە کابینەکەی کەشتەکەیدا لە خەوێکی قوڵدا بووە. کاتێک کەشتی و پاپۆرەکە لە باشوور نزیک بوونەتەوە، لە ناکەو تالی بە ئاگا هاتووە و خەبەری بۆتەوە. کاتێک گەستی کرد ئەو لە هەموو لایەکەوە هێرشی بۆ کەشتەکەی هێناوە، زۆر بەپەلە چاکەتی ڕزگارکردنەکەی لەبەر کرد و بە زەحمەت لە کابینەی کەشتەکەی هاتە دەرەوە. پاشان بێ ئەوەی بەخۆی بزانێت ڕووداوەکان چۆن ڕوویانداوە، خۆی لە قوڵایی ئاوی زەریاکەدا بینیەوە. هەر چۆنێک بێت خۆی گەیاندۆتە سەر ئاوەکە. سەیری کرد هێشتا پاپۆرەکە بەسەر ئاوەکەوە ماوە، ڕێ دەکات، بەڵام کەشتێکی ژێر ئاو خستووە. بۆی ئەو زنجیرەی کە هەردوو کەشتی و پاپۆرەکەی پێکەوە بەستبەوە هێندەی نەمابوو کەشتێکە ژێر ئاو بکەوێت. بەڵام بەوەی هەوڵ و توانای کەشتیوانەکانی توانیان زنجیرەکە لێکجا بکەنەوە. دەریاوانە سەرپەرشتەکانی پاپۆرەکە چاودێری ئاوی زەریاکەیان کردووە بە هیوای ئەوەی کە جۆتالی دەربکەوێت. لە هەمان کاتیشدا چاودێری کەشتەکەیان دەکرد کە چۆن لە ناو گێژاودا ژێر ئاو کەوتووە. دوای نیو سەعات تالی گوێی لە کەسێک بوو کە بە بەڵند بانگی کردووە کە گوێی لە ناوی خۆی بووە، وەڵامی داوەتەوە. پاشان دەریاوانەکان بەپەلە گەشتوونەتە سەری و ڕزگاریان کردووە. دوای ئەم ڕووداوە دەریاوانەکانی سەر پاپۆرەکە کۆبوونەتەوە و کەوتونەتە گێڕانەوە و هەڵسەنگاندنی ڕووداوەکە. گومان لە هیچ تێکچوون و پەککەوتنێکی پاپۆرەکە نەکراوە. هەر ئەوەندەیان گێڕاوەتەوە کە گێشاو بە شەپۆلێکی تون هەڵی کردووە. قیبلە نما و رادیۆکان لە کار کەوتون. شاڵاوی شەپۆلی ئاو هەموو پاپۆرەکەی داپۆشیوە. پاشکردنەوەی زنجیری پێکەوە بەستن کەشتیەکە تووشی ئەو کارەساتە هاتووە و لە گێژاودا ژێر ئاو کەوتووە. 2 دۆن هێنری دەریاوانێکی چوارپەل ئەستور و ناوشانپان بوو. توانایەکی باشی هەبوو لە کشتیوانی چوونە ژێر ئاودا. زۆر لە خۆی ڕازی و باوەڕ بەخۆبوو بوو. لە ساڵی 1966دا ڕووداوێکی لێ ڕوویدا خۆی بەم جۆرە دەیگێڕێتەوە. لە گەشتێک دەگەڕاینەوە کە 3 ڕۆژ بوو درێژی هەبوو. گەشتەکە لە پۆرتۆریکۆوە بۆ فەرلاودەردەڵ. کەشتیەکیشمان بە دوای خۆماندا ڕادەکێشا کە بارەکەی ژێر ئاو کەوتە بوو. ئەو کەشتی بە دوای خۆماندا ڕامان دەکێشا 25 تەن قورس بوو. دۆن هێنری درێژەی بە باسەکەی دەدا و دەڵێ لەسەر پاپۆرەکە بووم و چاودێری کەشتیەکە و ئاوی زەریاکەم ئەکرد. گەشتینە قوڵای ئاوی دەریاکە نزیکەی 1000 مەتر بوو. کاتێک پاژنیوەڕۆ بوو ئاسمان ساماڵ بوو. کەشتێکی لەبار باڵی کێشا بوو بەسەر ناوچەکەدا. چوومە ناو کابینەی پاپۆرەکەەوە، لە پشتەوە بە پێوە وەستا بووم. پاش چەند دەقیقەیەک گوێم لە ژاوەژا و دەنگێکی نامە بوو. دەست بەجێ لە کابینەکە هاتمە دەرەوە و چوومە سەرەوە. بە هەموو دەنگی خۆم هاوارم کرد چی ڕوویداوە. تەماشای قیبلە نماکانم کرد. لە جوڵەی بەردەوام بوو بەرەو ئاراستی میلی کاتژمێر کە ئەمەش دیارەیەکی ناوازە و ساسۆنهێنەر بوو. بەرواڵەت هیچ شوەیەک نەبوو کەوا قیبلە نماکە ئەو جوڵە سەیرە بکات. هەستم کرد ڕووداوێکی نائاسایی ڕوویداوە، بەڵام نەمدەزانی چییە. ئەو لە هەموو لایەکەوە هێرشی دەهێنا بۆ ناو پاپۆرەکە. ئەوەندە زۆر خێرا بوو هەستم دەکرد ئاسمان و زەوی لە یەکیانداوە. وام دەزانی لە دۆزەخدام. هەستم دەکرد هێزێکی نادیارە بەرهەمهێنانی وزەی کارەبایی ناو پاپۆرەکەی بڕیوە. بەرهەمهێنەرەکان دەسوڕان، بەڵام وزیان بەرهەم نەدێنا. ئەندازیارەکەمان هەوڵی دەدا بەرهەمهێنەرێدەگەکان بخاتە گەڕ، بەڵام بێسوود بوو. نەی دەتوانی تەنها 1 پرشنگی ئاگری لێ بەرهەم بهێنێ. لە دڵەڕاوکی ئەو کەشتیەدا بووم کە بە دوای خۆماندا ڕامان دەکێشا. بۆی ئەو هەوروتەموە چڕ و ئەستورەی کە دەمبینی هێشتا ئەو زنجیرەی کە پێکەوە دەبێستین هەر بە بەستراوی ماوەتەوە. هەوڵمدا خێرای پاپۆرەکە زۆرتر بکەم، بەڵام خێرانە دەبوو. نەمدەزانی بەرەو کوێ دەچم.
هەموو هەوڵم ئەوە بوو کە لەو دۆزەخە ڕزگار بم. لەو کاتەدا هەستم کرد هێزێک هەیە بەرەو دوار ڕام دەکێشێ. لە ڕاستیدا هەوڵمان دەدا لە بەستێک ڕزگار بین کە لە تەم و مژ و هەوری چڕ دروست ببوو. شەپۆلەکانی ئاوەکە زۆر بەرز نەبوون، بەڵام ئاوەکە جوڵە و پشێوی زۆری پێوە دیار بوو. ڕەنگی ئاسۆ گۆڕا بوو بۆ ڕەنگی شیری. پاشان زنجیرەکە پشڕا، کەشتی و پاپۆرەکە لێکجیابوونەوە. کەشتیەکە و بەوانەشەوە کە لەسەری بوون دیار نەمان. لەوە تێگەیشتم کە ناوچەی سێگۆشەی بەرمۆدا دیاردەی سێر و سەمەرەی تێدا ڕوودەدات و باوەڕی تەواویشم بەوە هەیە. 3. ئەمەش ڕووداوێکی ترە کە بەسەر مامۆستایەکی زانکۆی شاری مایامیدا هاتووە. ئەم مامۆستایە لە بواری ئەلکترۆنە ئەندازەدا پسپۆرە. ڕووداوەکە لە ئەیلولی 1972دا ڕوویداوە. مامۆستاکە دەگێڕێتەوە و دەڵێ ئەو ئێوارەی کارەساتەکە ڕوویدا لەگەڵ 3 هاوڕێمدا لە کەشتیەکی ڕاوەماسی دەگەڕاینەوە. کاتێک لە کەنارەکان نزیک بووینەوە هەستم کرد لادانێکی نائاسایی لە قیبلە نماکەدا ڕوویدا. ڕووناکی ناو کەشتیەکە لەسەر خۆ لاواز بوو، هەتا بە تەواوەتی کوژایەوە. لەوە دەچوو هێزێکی دەرەکی توانای پاتریەکانی لاوازکرد بێت. گوێم نەدا بە ئاراستەی قیبلە نماکە. کەشتیەکەم بەرەو خۆرئاوا ئاراستە کرد. پاشان لە خێراییەکەم زۆر کرد، بەڵام کەشتیەکە ڕووی لە باکوور کرد. لە هەوڵی ئەوەدا بووم هەر چۆنێک بێت کەشتیەکە بگەێنمە کەنار، بەڵام بێسوود بوو. لەم کاتەدا خۆم و هەوڕێکانم هەستمان کرد پەڵەیەکی ڕەشی تاریک لە ناو ئەستێرەکانەوە هاتە خوارەوە. پاشان بینیمان گورزە تیشکێکی ڕووناکی بەهێز چوە ناو پەڵە تاریکەکەەوە، هەتا چەند دەقیقەیەک لە ناوی دامایەوە. دوای ئەو ماوەیە هەردووکیان دیار نەمان. ئەوجا قیبلە نماکە گەڕایەوە باری ئاسایی خۆی. بەرهەمهێنەرانی کارەبا کەوتنەوە کار و ناو کەشتیەکە ڕووناک بووەوە و ئەو ساتوانیمان بەرەو پێشەوە ڕێ بکەین و بگەینە کەنارەکان. شایانی باسە ڕۆژێک مامۆستاکە لە یەکێک لە سیمینارەکانیدا ئەم ڕووداوی بۆ ئامادەبووان دەگێڕایەوە وەک ڕووداوی ڕاستەقینە و بەگەواهی 3 کەسەی تر کە لە گەشتەکەیدا لەگەڵیدا بوون. دوای تەوابوونی سیمینارەکە کاپتنێکی دەریایی ئەمریکا لە نێوان ئامادەبوواندا بوو. پەیوەندی بە مامۆستاوە کرد و بۆی گێڕایەوە کە ئەویش حاڵەتێکی لەو جۆری بەسەردا هاتووە، بەڵام هەتا ئێستاش بۆ کەسی نەگێڕاوەتەوە لە ترسی ئەوەی نەکوو باوەڕی پێنەکەن یان بە بەدحاڵ و کاڵفامی تێبگەن. ڕێکخراوی دەریا. بۆ دەستەبەرکردنی زانیاری و ڕۆشنبیری بۆ کەم ئەندامان و دابڕاوان. پرۆژەی کتێبخانەی دەنگی. ڕێکخراوی دەریا. بەشی 4. ناوچە سەرسوڕهێنەر و نامۆکانی تری جیهان. باسی یەکەم ئەو ناوچانە کامانن. لە سەرنجدانی ڕووداوە سەیر و سەرسوڕهێنەرەکان لە ناوچوون و لە دیارنەمانی کەشتی و پاپۆر و فڕۆکەکان لە بارودۆخێکی نادیاردا دەرکەوتووە هەر بە تەنها سێگۆشەی بەرمۆدا نیە ئەو جۆرە ڕووداوە سەیر و ئاڵۆزانی تێدا ڕوودەدەن. لەم ڕۆوە زانەی ئەمریکایی ئیڤان ساندرسن بردۆزێکی پێشکەش کرد لە ساڵی 1960دا سەبارەت بە ناوچەنامە و مەترسیدارەکانی جیهان. لەو بیردۆزەدا ساندرسن ئەوەی ڕاگەیاند کە ئەو دیاردە و ڕووداوانی کە لەو 12 ناوچەی جیهاندا ڕوودەدەن ناوازان بە بەراوردکردن لەگەڵ ڕێسا و یاسا سروشتیەکاندا. ئەو 12 ناوچەی ساندرسن دیاری کردووە بەسەر هەموو گۆی زەویدا دابەش بوون. یەکێکیان لە جەمسەری باکوورە و یەکێکی تریان لە جەمسەری باشوورە. دە ناوچەکەی تر بە دوو ڕیز بوون، ڕیزێکیان لە خوار بازنەی پانی چلی باکوور و ڕیزەکەی تریان لە سەرووی بازنەی پانی چلی باشوور و لە نێوان هەر ناوچەیەک و ناوچەیەکی تردا 72 هێڵی درێژی هەن. دوان لەو شوێنانە دەکەونە سەر وشکانی و جە شوێنەکەی تر لە ڕووبەرە ئاویەکاندان. ئەو 12 ناوچەیەش ئەمانن: 1. سێگۆشەی بەرمۆدا، 2. دەریای شەیتان، دەریای ژاپۆن، 3. جەمسەری باکوور، 4. جەمسەری باشوور، 5. ناوەڕاستی زەریای هیندی، 6. خۆرهەڵاتی ئوستورالیا، 7. باکووری نیوزیلاندا، 8. ناوەڕاست و باکووری زەریای پاسفیک لە نێوان دەریای شەیتان و سێگۆشەی بەرمۆدا، 9. خۆرهەڵاتی بەرازیل و ئۆروگوای، 10. باکووری خۆرئاوای ئەفریقیا، 11. خۆرهەڵاتی ئەفریقا، 12. دەوروبەری ئەفغانستان. جێگەی سەرنجە کە زۆرینەی ئەم ناوچانە دەکەونە خۆرئاوای وشکانیە گەورەکانی کە لەم ناوچەیەدا تەوژمە دەریایە گەرمەکان بەرەو باکوور دەڕۆن، لێک دەدەن لەگەڵ ئەو تەوژمە ساردانی بەرەو باشوور دەڕۆن. ئەم ناوچانە وەکو گرێک دەردەکەون، تەوژمەکانی سەرڕووی ئاوەکان
بە ئاراستەیەک دەسوڕێنەوە، ئەوانەشی کە ڕاستەوخۆ لە خوار ڕوبەری ئاوەکەون لە ژێرترەوەن بە ئاراستەیەکی تر دەسوڕێنەوە. ئەوانەی دووەمیان تەوشمی زۆر گەورەیان لێ دروست دەبێت. باسی دووەم کورتەباسێک دەربارەی دەریای شەیتان، دەریای ژاپۆن. دەکەوێتە باکووری خۆرئاوای ژاپۆنەوە لە زەریای پاسفیکدایە، لە نێوان ژاپۆن و دورگەکانی بۆنین، یان بەورتر بڵین لە نێوان ئایۆجیما و دورگەکانی مارکۆسە. ئەم دەریایش وەکو دەریای سارجاسۆ شوێنی دیارنەمان و تێکشکان و لە ناوچوونی کەشتی و پاپۆر و فڕۆکەیە. هەر لە کۆنەوە خەڵکی ناوچەکە هەستیان بە مەترسی ئەم دیاردەیە کردووە، لە گەشتەکانیاندا خۆیان لێلاداوە. ڕاوچیەکان بە دەریایەکی شوم و مەترسیداریان لە قەڵەمداوە، دەیانگوت شەیتان و جنۆکە و بوونەوەری نامە و سەیری و سەمەری تێدایە. هەر لەبەر ئەمەشە ناونراوە دەریای شەیتان. بارودۆخی دیارنەمان و بزربوونی کەشتی و پاپۆر و فڕۆکەکان لەم دەریایەدا هەروەک ئەو بارودۆخە سێگۆشەی بەرمۆدەی وایە، نە پاشماوە، نە ئاسەوار، نە هۆیەکی دیار و ئاشکرا. شایانی باسە حکوومەتی ژاپۆن بەڕەسمی ئەم دەریایی بەناوچەیەکی مەترسیدار لە قەڵەم داوە. هەر لە سەرەتای ساڵی 1955دا ئەمەی ڕاگەیاندووە. لەم کاتەدا کە هێشتا حکوومەتی ئەمریکا بەڕەسمی سێگۆشەی بەرمۆدای بەناوچەیەکی مەترسیداردانە نابوو، هەتا ئێستاش هەر نەیکردووە. لە نێوان ساڵانی 1950 بۆ 1955دا 9 پاپۆری نوێ لەم دەریایەدا بەخۆیان و سەرنشینەکانیانەوە لە بارودۆخێکی نادیارد و ئالۆزدا وەک ئەوانی سێگۆشەی بەرمۆدا بێسەروشێن بوون. لە ساڵی 1953دا حکوومەتی ژاپۆن دەستی کرد بە لێکۆڵینەوە و توێژینەوە لەسەر حاڵەتەکانی دیارنەمانی کەشتی و پاپۆرەکان لەم دەریایەدا. نێرراوەیەکی زانستی ناردە ناوچەکە بۆ گەڕان و پشکنین و کۆکردنەوەی زانیاری لەسەر بارودۆخەکانی دیارنەمانی پاپۆر و فڕۆکەکان. بۆ ئەمە بەستە پاپۆرێکی تایبەتی ساز و ئامادە کرد. پاپۆرەکە ناوی کیۆمارمۆ 5 بوو، ژمارەیەکی زۆر زانە و پسپۆری لەسەر بوو. ئەم پاپۆرە و تیمەکە نەک هیچ زانیاریەکان لەسەر ئەم دەریایە کۆنە کردەوە، بەڵکو لە بارودۆخێکی نادیار و ئالۆزدا پاپۆرەکە و سەرنشینەکانی دیارنەمان بەبێ ئەوەی هیچ پاشماوە و ئاسەوارێکیان لە پاش بەجێ بمێنێ. سێگۆشەی بەرمۆدا و دەریای شەیتان لە هەندێک خەسڵەتدا لەیەک ئەچن. لەو خەسڵەتانە: 1. دیارنەمانەکان لە هەردوو ناوچەکەدا لە بارودۆخێکی نادیار و ئالۆزدا ڕوویانداوە. 2. لە هەردوو ناوچەکەدا دیارنەمان هۆیەکانی کەشتیرانی دەریا و ئاسمانیشی گرتوتەوە. 3. لە زۆرینەی حاڵەتەکاندا هیچ پاشماوە و ئاسەوار لە ناوچەکەدا دەرنەکەوتون. 4. لە هەردوو ناوچەکەدا وەستان و پەکەوتنەکانی قیبلەنما و ڕادیۆ و هۆیەکانی پەیوەندیکردنیان گرتوتەوە. 5. لە کۆتایی خۆرئاوای سێگۆشەی بەرمۆدادا لەسەر هێڵی درێژی 80 پلا باکووری جوگرافی و باکووری موگناتیزی جوود ئەبوون. ئەمەش لە دەریای شەیتاندا ڕوودەدات. لەگەڵ ئەوەشدا جیاوازی جوگرافیایی زۆر هەن لە نێوانیاندا، کەواتە لە هەردوو دەریاکەدا قیبلەنماکە باش و دروست ناخوێنێتەوە، دەستنە بارودۆخێکی دوور لە ڕاستی. بەشی پێنجەم هۆیەکانی دیارنەمان و بزربوونی پاپۆر و فڕۆکەکان لە ناوچەی سێگۆشەی بەرمۆدادا. پێشەکی بابەتی سێگۆشەی بەرمۆدا و ئەو ڕووداوانی لە ئاسمان و سەرئاوی ئەم ناوچەیە ڕوودەدەن بوونەتە یەکێک لە بابەتە سەرنجڕاکێش و هەست بزواندنی ژمارەیەکی زۆر خەڵکی. بۆیە بەردەوام کەسانێکەیە دەگەڕێ وێڵی ئەو هەواڵ و باسانەیە کە لەسەر ئەم ناوچێ بڵاو ئەکرێنەوە. ڕەنگە ئەو هەر لە بناغەوە سروشت و خولیای مرۆڤ بێت، مرۆڤێک کە حەز بکات لە نهێنیەکانی سروشت تێبگات، بە تایبەتی ئەو دیاردانی سیر و نامۆن یان ترسێکی شارەوە بن لە نێودڵی مرۆڤدا کە لە هێزە سروشتیەکان دەترسێ و بە دوای خۆپارێزیدا دەگەڕێت. گەر باز لە دیاردە و ڕووداوەکانی سێگۆشەی بەرمۆدا دەکرێت، زۆربەی خەڵکی هەندێک پرسیار ئەکەن کە وەڵامی هەندێکیان لە ئێستادا زۆر گرانە یان ڕەنگە وەڵامی نەدرێتەوە. لەوانە ئایا ڕاستە ئەو ژمارە زۆرە لە پاپۆر و فڕۆکە لەو ناوچێدا دیارنامێنن؟ ئایا ڕاستە ئەو دیارنەمان و بزربوونانە لە بارودۆخێکی ئالۆز و نادیاردا بوون؟ ئایا ڕاستە لە زۆرینەی هەرە زۆری ڕووداوەکاندا بە تەنها سەرنشینەکان دیارنامێنن؟ ئایا ڕاستە لە هەندێک حاڵەتدا مرۆڤە سەرنشینەکان دیار نەماون بەڵام پەلەوەر و ئاژەڵی سەرکەشتیەکە بە زیندوی ماوەتەوە؟ ئایا ڕاستە لە زۆرینەی حاڵەتەکاندا هیچ پاشماوە و ئاسەوارێک بەجێ نامێنێ؟ دەبێ هۆکارەکانی ئەم ڕووداوانە چی بن؟ ئایا سروشتین یان مرۆین یان هەردووکیانن؟ دەبێت پەیوەندی چی بێت لە نێوان ئاوی ناوچەکە و ئەو توێژەڵکە هەوایی کە بەسەر ئاوی ناوچەکەوەیە؟ بەگشتی لە کۆی وەڵامەکان دەگوترێت بەڵێ ڕاستە ژمارەیەکی زۆر کەشتی و پاپۆر و فڕۆکە لەم ناوچانەدا دیار نامێنن. ڕەنگە هەندێکی زۆر کەمیان
دوای ماوەیەک پاشماوە ئاسەوارێکیان لێ بەدەرکەوێتەوە. بەڵێ ڕاستە زۆرینەیان هیچ پاشماوە ئاسەوارێکیان لێ بەدەر نەکەوتوتەوە. بەڵێ ڕاستە زۆرینەی حاڵەتەکانی دیارنەمان لە بارودۆخێکی ئالۆز و نادیار دابوون بە بەڵگەی پەیوەندیە کورت و ناڕێک و پچڕپچڕەکانی ئەو پاپۆڕ و فڕۆکانە و بنکە و بارەگاکانی خۆیان. دیاردەکانی دیارنەمانی فڕۆکە و کەشتی دیاردەیەکی ڕاست و دروستن، کەس ناتوانێت نیکۆڵیان لێ بکات. پاپۆڕ و کەشتی و فڕۆکە ناویان هەیە و لە کۆمپانیا و دەستگا تایبەتیەکان تۆمار کراون. ئەوانەی ئەم ساڵانەی دوایی لە کۆمپانیەکانی دڵنیابوون شەریکاتت تەمین تۆمارکراون و قەرەبوویان بۆ وەرگیراوە. ئەو مرۆڤانی لە ناوچوون بزر بوون، بێسەر و شوێن بوون، کەسانی خاوەن ناسنامە و ناسراو بوون. هەندێکیان لە ناوسپا و هەندێکیان لە کۆمپانیا بازرگانی و گەشتیارەکاندا کاریان کردووە. ئەوەی کارێکی نەشیا و نەگونجاوە کە ناوی ئەو کۆمەڵە کەسە بهێنرێت و زیندوو بن، مەگەر ئەم کارە ناوزڕاندن و بەرپرسێتی یاسایی کۆمەڵاتی لێ نەکەوێتەوە. بەڵام بۆ بابەتی بارودۆخی دیارنەمان و بزربوونەکە ڕەنگە لە هەندێک حاڵەتدا بۆ وروژاندنی هەستی خەڵکی یان بۆ گەورەکردن و زێدەڕۆیی یان هەر نووسەر کتێب و بڵاوەکانی بۆ سوودی ئابووری یان بابەتەکەیان وەرگرت بێت. بۆ نمونە کە کتێبەکەی چارلز بیرلتز بێ ئاسەوار لەسەر سێگۆشەی بەرمۆدا لە ئەمریکا بڵاوبووەوە، هەر بە تەنها یەکەمین چاپی 5 ملیۆن دانەی لێفرۆشرا. بەڵام لە هەموو حاڵەتێکدا و بارودۆخی دیارنەمانەکان هەرچۆنێک بێت نیشانەی پرسیار و تێڕامان و تا ڕادەیەک نامۆی پێوە دیارە. وەڵامی ئەو کۆمەڵە پرسیارەی کە پێشتر کران بە چەند ڕستە و دەستەواژێک یان بە بەڵێ و بەنەخێر بەلایانی کەمەوە لەم سەردەم و ڕۆژگارەدا و هەروە بە ئاسانی نادرێتەوە، چونکە هەندێک لە زانایان و پسپۆڕان ڕان وایە ئەو بڕەزانست و زانیاریەی ئێستا لە بەردەستایە و ئەو یاسا و ڕێسا و پێوەر و هاوکێشە سروشتیانەی ئەم سەردەمەی بەز نییە بۆ وەڵامدانەوەی ڕوودانی ئەم جۆرە دیاردانە. لەم بارێوەزانە ئیسحاق ئەسمۆف دەڵێت هیچ شتێک نەشیاوی ئەوە بێت لێکدانەوەی بۆ نەکرێت، بەڵام گرنگ ئەوەیە ئەو زانیاریانەمان لە بەردەستدا بن کە پێویستن بۆ لێکدانەوەی ئەو دیاردانە. زانایان و پسپۆڕان و توێژەرەوانی ئەم سەردەمەوە ڕاهاتوون دیاوا ڕاهێنراون بە تەنها ئەو ڕوودا و دیاردانە بەڕاست و دروست بەسەند بزانن کە دەتوانن بەو برەزانستەی بەردەستیان لێکیان بدەنەوە. گەر بەو برەزانستە ئەم کارەیان بۆ کرا و سەلماندیان ئەو دیاردەیە بەڕاست و دروست دەزانن، گەرنا ئەو دیاردەیە هەش بێت یان ڕوو بدات ئەوە ناڕاست و نادروستە و دەچێتە خانەی ئەفسانە و خەیاڵ و جادوو چیرۆکی زانستیەوە. لەم ڕووەوە وتەیەکی بەناوبانگ هەیە دەڵێت ئەو دیاردەی نەتوانیت تی بگەیت پشتگوێ بخە، لێرە جێگەی خۆیەتی و ڕەوایە پرسیارێک بکرێت ئەویش ئەم شتەیە. ئایا ئەو بڕەزانست و زانیاری ئێستا لە بەردەستایە ئەو ئامێر و کەرەستە و دەستگا و داهێنراوە تەکنەلۆژیانە دوابەخششی مرۆڤن بۆ شارستانیەتەکەی دواچۆڕەی زانست و زانیاری زەریا گەورەکەی زانستە؟ ئایا ئەو بڕا وەڵامی تەواوی هەموو دیاردە سروشتی مرۆییەکانی سەرگۆی زەوی و گەردوونە؟ لەم بارەیەوە دکتۆر عادل موسا ئەنەحاس دەڵێت دیکتاتۆرێتی زانستی هاوچەرخ گەورەترین پرۆسەی مێشکشتنەوەی بۆ مرۆڤ لە مێژوودا ئەنجامداوە. زانە و توێژەرەکان هەمیشە ئەو دیاردانە لە مێشکی خۆیان دەردەکەن کە بە پێوەری زانستی نوێ لێک نادرێتەوە و ناسەلمێنرێت، ئەو سادەیان خەنە پاڵ ئەفسانە و خەیاڵ. دواتر عادل لەسەر باسەکەی دەڕوات و دەڵێت زاناکانی ئەم سەردەما ئەویان لەبیر چۆتەوە یان لەبیر خۆیان بردوتەوە کە زاناکانی سەدەکانی ناوەڕاستیش تەنانەت ئەوانەی سەدەی 19هەمیش هەروەک ئەمانەیان بەسەر هاتووە. پێش سەلماندنی گۆیەتی واتە خڕێتی زەوی گەرباسێکی لەو بابەتە بکرایە ئەوە بە تاوان دەژمێردرا. لە سەدەی 19دا ئەندامێکی ئەکادیمیای زانستی فەڕەنسایی گوتبووی فڕین لە هەوادا بەدی نایەت چونکە مرۆڤ لە هەوا قورسترا. ئەوە بوو بەدیش هات. لافوازێ کە زانایەکی فەڕەنسایی بەناوبانگ بوو گوتبووی کەوتنە خوارەوەی نەیزەکەکان لە ئاسمانەوە نییە چونکە ئاسمان بەردی تێدا نییە. لە مێژووی ژیانی مرۆڤاتیدا سەدان و هەزاران دیاردە هەبوون کە لەو کات و سەردەمانەدا مرۆڤ هۆکاری زانستیەکانی پێلێک نەدراوەتەوە. پەنای دەبەر ئەفسانە و خەیاڵ و ئەندێشە. پاش ئەوەی لە پێشکەوتن و زانست قۆناغێکی بڕیوە ئەو ئەفسانە و خەیاڵانە بوونەتە ڕاستیەکی حاشا هەڵنەگر و دروست. ئەوەندەی پەیوەندیان بە هۆکاری دیاردەکانی سێگۆشەی بەرمۆداوە هەیە تا ئەم ڕۆژ مای گفتوگۆ و لێکۆڵینەوە و توێژینەوەی زانستین. ئەو کەسانی دیاردەکانی سێگۆشەی بەرمۆدا بۆتە جێگەی پایەخپێدان و سەرنجیان دابەش بوون بەسەر دوو کۆمەڵەدا. ڕاوبۆچوونی بەڕاست و دروستی دەزانن، بە سەیر و سەرسۆڕهێنەر و نامۆی ناو دەبن، هەوڵ دەدەن لێکدانەوەکانیان ئامانجەکانیان پێکابێ. یان ئەوە گرنگ نییە بەلای ئەم کۆمەڵەوە دروستی ڕووداوەکان و نامۆی و نادیاری و ئالۆزی دیاردەکانە. کۆمەڵەی دووەم ئەوانن کە دان دەنێن بە ڕوودانی دیاردەکاندا، بەڵام لە بارودۆخی ڕوودان و دیاردەکاندا نادیاری و ئالۆزی نابینن، بەڵکو ڕووداوی ئاسایی ڕۆژانن.
ئێمەش وەکو شێوازێکی دروستی و میتۆدی لێکۆڵینەوە و ئەمانەتێکی زانستی هەوڵ دەدەین کە هەردوو کۆمەڵە ڕاوبۆچوونەکان بخەینە ڕوو. هەڵە و ڕاوبۆچوونی خۆشمان دەخەینە ڕوو کە مەرج نییە لەگەڵ ڕاوبۆچوونەکانی ژمارەیەک لە خوێنەراندا یەک بگرێتەوە. باسی یەکەم، ڕای ئەوانی پشتگیری لە دیاردەکە دەکەن و هەوڵ دەدەن لێکدانەوەی زانستی بۆ بکەن. لە ئەنجامی باسەکانی پێشوودا ئەوە ڕوونکرایەوە کە ژمارەیەکی زۆر کەشتی و پاپۆر و فڕۆکە لەسەر ئاو و لە هەوای ناوچەی سێگۆشەی بەرمۆدا دیار نامێنن. دیارنەمانەکان ڕووداوی ڕاستەقینەن، گومان نین لە ڕوودانیان، جا نامۆ سەرسوڕهێن بن یان ئاسایی. سەرەتا و پێش گەڕان بە دوای هۆیەکاندا زانا و لێکۆڵەرەوەکان کەوتنە گەڕان و سنووری ئەو ناوچەیان دیاری کرد کە زۆرترین ڕوودا و تیایاندا ڕوو دەدات. وردەکاریەکانیان کۆکردەوە، ئەگەر و گریمان و بیردۆزیان لەسەردانا و یەکێک لە لێکۆڵینەوە گرنگەکان ئەوە بوو کە ئاژانسی ناسای ئەمریکایی ئەنجامیدا. زانەی بەناوبانگی ئەمریکایی ئیڤان ساندرسن نێردرا بۆ ناوچەکە. ساندرسن خۆی و تیمەکەی لەسەر کەشتیەک بوون کە زۆر قایم و تونند و تۆڵ دروستکرا بوو. زۆر بە زەحمەت ژێر ئاو دەکەوت. ژمارەیەکی زۆر ئامێر و دەستگای گەیاندن و پەیوەندی فریاکەوتنی تێدا بوو. بەهۆی ئەوانەوە هەر کات بویسترایە ئەنجام و زانیارە نوێیەکان دەدران بە مانگە دەستکردەکان و لەوێشەوە ڕەوانە دەکران بۆ وێزگەی وشکانی لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا. لێکۆڵینەوەکانی ساندرسن نزیکەی 6 مانگیان خایاند. ئەنجامی سەیر و سەرسوڕهێنەریان لێ بەدەست هات. لەوانەیە هەندێک کات ئاستی ئاوی زەریاکە لەو ناوچەیەدا هەتا بەرزایی 25 مەتر بەرز بێتەوە. خێرایی شەپۆلەکان دەگەیشتە 25 مەتر بۆ چرکە بێ ئەوەی هیچ هۆکارێکی دیاریکرا و زانراو هەبێت. لە هەندێک بارودۆخدا پلەی گەرمی ئاوی هەندێک جێگە لەو ناوچەیەدا ئەوەندە بەرز دەبووەوە کە ئاوەکە دەکوڵا. ئەمە ئەنجامی لێکۆڵینەوەیەکی زانستیە و پسپۆڕان کردویانە. خەرجی و ئەرک و کاتێکی زۆری خایاندووە. دەستگا و ئامێری پێشکەوتوی تێدا بەکارهێنراوە. تۆمارەکان بڵاو کراوەتەوە. باس لە دوو دیاردەی سۆر سەیر و نامۆ دەکات. بەرزبوونەوەی ئاوەکە و بەرزبوونەوەی پلەی گەرمیەکەی بەو ڕادە زۆرە. ئەوە سەلمێنرا، بەڵام هۆکارەکەی نەسەلمێنرا. هەروەها زانا ڕووسیەکانیش جەختیان لەسەر ئەوە کردوتەوە کە مانگە دەستکردەکانیان ئەوانی تایبەتین بە بواری زانستی دیاردێکی نامۆیان لەسەر سێگۆشەی بەرمۆدا تۆمار کردووە. ژمارەی لەرەلەکانی ناوچەکە 6 هێرتزە کە خۆی لە باری ئاساییدا 7 هێرتزە، بەڵام هیچ ڕوونکردنەوەیەکیان لەو بارەیەوە نەداوە. هەتا ئێستاش بە بەردەوامی لێکۆڵینەوە و توێژینەوە لەسەر ناوچەی سێگۆشەی بەرمۆدا دەکرێت. زۆرینەی بڵاو کراوەتەوە، ڕەنگە هەندێکیشی بۆ مەبەستی ئەمنی و مخابراتی بڵاو نەکرابێتەوە. لێرەدا پێویستە جەخت لەسەر ئەوە بکەین ئەوانش کە پاڵپشتی لە سەیری و نامۆی ئەم ڕووداوانی سێگۆشەی بەرمۆدا دەکەن و بە دوای هۆکار و ڕووداوەکاندا دەچن دەیانەوێت بە بەڵگەی زانست حاشا هەڵنەگەر بیان سێلمێنن. ئەو کەسانش ئەو هۆکارانی دەیان خوێنێتەوە بە بیردۆز و گریمانی دەزانن. ئەمە جگەلەوەی کە لە ناو خۆشیاندا کۆک و تەبانین. بە بەڵگە ئەو ژمارە زۆرەی هۆکارەکان کە دەهێنرێتەوە بۆ ڕوودانی ئەو دیاردانە. هەروەها ئەو هۆکارانە هەموو ڕووداوەکانیان پێلێک نادرێتەوە. ڕەنگە هۆکارێک دیاردەیەک یان دوو دیاردەی زیاتر پێلێک بدرێتەوە، بەڵام بۆ هەموو حاڵەتەکان کە زۆر و لێک جیاوازن ناشێن و ناگونجێن. وا لە خوارەوە هۆکارەکان دەکەین بە دوو کۆمەڵە هۆکاری سەرەکی. ئەوانیش هۆکارە سروشتی و هۆکارە مرۆڤایەتیەکانن کە لە ناو خۆشیاندا دەبن بە چەند بەشێکەوە. یەکەم، هۆکارە سروشتیەکان. بە گوێرەی ڕاوبۆچوونەکانی لایەنگرانی ئەم بیرۆکەیە سروشت لە پشت ئەم ڕووداوانەوەیە. سروشتی ئاوی دەریای سەرجاسۆ و ئەو گۆڕانە فیزیاییانەی کە لە ناویاندا ڕوودەدەن هۆکار و بەرپرسن لەو دیاردانە. ئەوان پێیان وایە هیچ هۆکارێکی مرۆیی لە هەر ئاست و پلە و شێوەیەکدا بێت پەیوەندی بەو دیاردانەوە نییە. ئەو گۆڕانە کتوپڕوو لە ناکاوانەی بەسەر کەش و هەوای ناوچەکە دێن، ئەو شەپۆل و هەڵچوونانەی کە لە ئاوی دەریای سەرجاسۆدا ڕوودەدەن، یان ئەو بورکان و زەمین لەرزانەی کە لە بنکی دەریاکەدا ڕوودەدەن، یان هەر هۆکارێکی تری سروشتی نەزانرا و لە پشت ئەو دیاردانەوەن. لە خوارەوە لەو باسانەدا کە دواتر دێین هەوڵ دەدەین کەمێک بە درێژتر ئەو هۆکارانە بە شێوەیەکی ئاسان و ساکار بۆ زیادە تێگەیشتن بە خاڵ بخەینە ڕوو. 1. شەپۆلی هەڵکشان و داکشان. مەوجات المەدی وەلجەزر. تیمێک لە زانایان وای بۆ دەچن کە لە ئاوی دەریای سەرجاسۆ و هەندێک شوێنی تریشدا شەپۆلی هەڵکێشانی زۆر تون ڕوودەدەن کە لە هەندێک بارودۆخدا و لە هەندێک جێگەی ئەم ئاوەی سەرجاسۆدا بە بەرزایی نزیکەی 6 مەتر بەرز دەبنەوە. ئەو شەپۆلانە کاتی دیاریکراویان بۆ نییە، پێشبینیان بۆ ناگرێ، تەنانەت هۆیەکانیشیان بەوردی نازانرێت، گەرچی لە هەندێک سەرچاوەدا بۆ ڕوودانی زەمین لەرزی بنکی دەریاکان دەگێڕێتەوە.
لایەنگرانی ئەم بیرۆکەیە دەڵێن ئەو شەپۆلە هەڵکشاوانە ئەوەندە بەهێزن کە نەک هەر کەشتی و پاپۆڕەکان تێک دەشکێن و ژێر ئاویان دەخەن، بەڵکو لە توانایاندا هەیە بیانکەن بە چەند بەش و پارچەیەکەوە، بەڵام دەبێت هەلومەرج بڕەخسێت بۆ ئەو شکاندن و پارچە پارچە بوونە. وەک شوێنی پاپۆڕەکە لە ئاست ئاراستی ئەو شەپۆلە هەڵکشاوانەدا، مەودای هێز و خێرایی ئەو شەپۆلانە، بەرزبوونەوەی لە ناکاوی ئەو شەپۆلانە هەتا بەرزایی 6 مەتر لە توانایدا هەیە تەنانەت ئەو فڕۆکانەش تێک بشکێنێت کە لەو بەرزاییانەدا دەفڕن. گەر بە وردی بڕوانینە ئەم هۆکار و بیبەستینەوە بە تێکرای ڕووداوەکانەوە بۆمان دەردەکەوێت کە ئەم هۆکارە بە تەنها ناتوانێت هەموو ڕووداوەکانی پێلێک بدرێتەوە. بەڵێ ڕاستە شەپۆلی وا گەورە و بەرز و بەهێز هەموو پاپۆرێک تێک دەشکێنێت و ژێر ئاوی دەخات، بەڵام ئاسەبار و پاشماوەی بەلاشی سەرنشینەکانیشەوە هەر لێ دەکەوێتەوە، بەڵام هەرگیز ئەوەی پێلێک نادرێتەوە کە بۆ لە هەندێک حاڵەتدا بە تەنها سەرنشینەکانی پاپۆر و کەشتیەکان دیار نامێنن. 2. تەوژمی کەنداو تەیار الخلیج. تەوژمێکی ئاوی گەرمە لە کەنداوی مەکسیکەوە بەرەو باکوور دەکشێت و تەوژمێکی زۆر گەورەیە بەرەو نیمچەی دوورگەی فلۆریدا و پاشان بەرەو باکوور ڕێدەکات. لەبەر ئەوەی لە بازنەپانیە باشووریەکانەوە بەرەو بازنەپانیە باکوورەکان دەڕوات، واتە لە باشوورەوە بەرەو جەمسەری باکوور دەڕوات، بۆیە تەوژمێکی کەشتی و پاپۆرە دیار نەماوەکان بۆ ئەم هۆکارە دەگەنڕێتەوە. گەر ئەمەمان ڕەچاو کرد، ئەم تەوژمە لە ناوچەی باهاما و فلۆریدا زۆر چالاکە، وەک ڕووبارێکی زۆر مەزنی خێرا، بەڵام بە تەواوەتی هەموو ڕووداوەکانی پێلێک نادرێتەوە. 3. تەوژمە هەواییەکان التەیارات الهەوائیە. لە ناو ئەتمۆسفیردا دیاردەیەک هەیە پێی دەگوترێت ڕاکشان کە تا ڕادەیەک لە شەپۆلە ئاویە هەڵکشاوەکان دەچێت، بەڵام ئەمیان هەوای سەرکەوتووە لە بری ئاو. ئەم دیاردەیە کار لە ڕێکردن و تەنانەت سەلامەتی فڕۆکەکانیش دەگرێت. گەروار ڕێکەوت فڕۆکەکان بە خێراییەکی زۆر بەرەوڕووی ئەو تەوژمە سەرکەوتووە چوون، ئەو تەوژمانە ئەوەندە بەهێزن فڕۆکەکانیش لەگەڵ خۆیاندا بەرز دەکەنەوە بۆ سەرەوە. دەشێ هەندێک جار بەهۆی تەوژمی هەوای داچووی بەهێزەوە ئەو فڕۆکانەدا ببەزن بۆ خوارەوە. ئالەم حاڵەتەدا فڕۆکەکە تێک دەشکێت، وەک ئەوە وایە بە خێراییەکی زۆرەوە خۆی دابێت بە دیوارێکی لەبەر دروستکراو. 4. بیردۆزەکەی ئیڤان ساندرسن. ئیڤان ساندرسن زانایەکی ئەمریکاییە، بیردۆزێکی هێنایەکایەوە کە دەڵێت زۆر لەو ناوچانی ئەو دیاردەی تێدا ڕوودەدات دەکەونە ناوچەیەک کە شوێنی بێگەشتنی تەوژمە دەریایە ساردەکان و تەوژمە دەریاییە گەرمەکانن. ئەو ناوچانی کە بێگەشتنەکانیان تێدا ڕوودەدەن دەبنە ناوچەی گرێ. لەم گرەیانەدا تەوژمە دەریاییەکان سەرڕووی ئاوەکان و تەوژمەکانی ژێر ئاوەکان بە ئاراستەیەکی جیاواز دەڕۆن. ساندرسن وای بۆ دەچێت ئەو جوڵە بەهێزەی ئەو دوو جۆرە تەوژمە ئاراستە جیاوازە کە جیاوازیش لە پرەی گەرمیدا دەبێتە مایە دروستبوونی گێژاوێکی موگناتیزی. کاتێک ئەو تەوژمە گەرمانەی بەرەو باکووری خۆیان دەڕۆن و لەگەڵ ئەو تەوژمانەی کە بەرەو باشوور دێن یەک دەگرن و ئەو ناوچانی یەکگرتنەکە یان بێگەشتنەکەی تێدا ڕوودەدات، دیاردەی جوڵان و بزوتنەوەی ئاوی پەیدا دەبێت. تەوژمە دەریاییەکانی سەر و ئاوەکان بە ئاراستەیەک دەسوڕێنەوە، جیاواز و پێچەوانە لەگەڵ سوڕانەوەی تەوژمە دەریاییە ژێرەوەییەکان. لەمەوە ئەو گێژەلوکە و خوێندنەوەکەیان هەڵە دەبن. ساندرسن وای بۆ دەچێت ئەو گێژەلوکە موگناتیزیە ئەوەندە بەهێز بێت ڕەنگە فڕۆکەکان دوور بخاتەوە لە ڕێڕەوەکەی خۆیان و تێکیان بشکێنێ. گەر بەڕێکەوت ئەو فڕۆکانە بەسەر ئەم ناوچە گریانەدا تێپەڕین. 5. کای موگناتیزی المەجال المغناطیسی. زانایەک بە ناوی وێلبەر سمیس بیردۆزێکی داناوە زەبارەت بە دیارنەمان و بێسەر و شوێنبوونی ئەو پاپۆر و فڕۆکانی ناوچەی سێگۆشەی بەرمۆدا. ئەو بیردۆزەش پەیوەندی هەیە بە کای موگناتیزیەوە. سمیس دەڵێت لەوە دەچێت کونێک لە بەرگە گازەکەدا هەبێت. هۆکاری ئەو کونە لە ئەتمۆسفیردا هەیە ئەوەیە کە جیاوازیەک هەیە یان دژایەتیەک دروست دەبێت لە نێوان کای موگناتیزی تایبەت بە ئەستێرەکان و کای موگناتیزیەکەی زەوی. بەهۆی ئەو جیاوازیەوە لەو ناوچانەدا هێزی کێشکردن نامێنێ. بەهۆش تەنەکان لەو ناوچانەدا بەسەر ڕووی زەویەوە بەن نابن، بەڵکو بەرز دەبنەوە بۆ سەرەوە، پاشان بەرەو بۆشایی گردوون دەڕۆن، لەناو ئەو بۆشایە گەورەدا بزر دەبن. 6. بیردۆزی یەکبواری بەلای ئەنیشتاینەوە نەزەریەت المەجال الموحد. ئەنیشتاین پێی وابوو کە دەتوانین بیرکاریانە ئەوە بسەلمێنین کە کێشکردن ئەلجاذبیە شێوەیەکە لە شێوەکانی وزە و بە پلەی یەکەم کارۆموگناتیزیە، کەواتە ئەگەری ئەوە هەیە و دەکرێت کە کای کێشکردن ئەلمەجال الجەذبی بەرهەم بهێنرێت لە کارلێکی نێوانیان. بە گوێرەی ئەم بیردۆزە هەر یەک لە بوارەکانی کارۆموگناتیزی و کێشکردن دوو ڕووی جیاوازی یەکشتن.
بەجێبەجێکردنی ئەم بیردۆزە جیاوازی نامێنێ لە نێوان ئەو دووکایەدا. توێژینەوەکانی ئەسترد فارادای لە سەدەی 19دا دەریان خست کە تەزوە کارەباییەکان هەمیشە بەکای موگناتیزی دەورە دراون، هێزە موگناتیزیەکانیش بە تەزوی کارەبایی بەمەشکایی کارۆ موگناتیزی دۆزرایەوە، کەواتە دەتوانین کارەبا و موگناتیز بەیەک دیاردەدا بنرێن. پەیوەندی نێوان ئەم بیردۆزە و دیاردەکانی ناوچەی سێگۆشەی بەرمۆدا لەوەدا دەردەکەوێت گەر بوارێکی کارۆ موگناتیزی بەرهەم بهێنرێت بە دەوری هەر تەنێکدا، ئەوە ئەو هێزە لە توانایدا هەیە ئەو تەنە لە بینراوە بگۆڕێ بۆ نەبینراو، واتە بزر بێت و دیار نەمێنێت. ئەمەش لە تاقیکردنەوەیەکدا جێبەجێکرا کە ناسراوە بە تاقیکردنەوەکەی فلادلفیا. لەبەر گرنگی بابەتی تاقیکردنەوەکەی فلادلفیا و پەیوەندی بە دیاردەکانی ناوچەی سێگۆشەی بەرمۆداوە جارێکی تر لە بەشێکی تردا بە درێژی دەگەڕێنەوە سەری. حوت ڕای هەندێک لە زانایانی ڕووس. گۆڤارێکی زانستی ڕووسی بە ناوی بریرودا توێژینەوەیەکی بڵاو کردەوە کە دەتوانین تا ڕادەیەکی زۆر دیاردەکانی ناوچەی سێگۆشەی بەرمۆدای پێلێک بدرێتەوە. گۆڤارەکە دەڵێت زاناکانی ڕووس بۆیان دەرکەوتووە کە هایدراتی گاز پێکهاتێکی ڕقە لە میسان و ئەو پێکاتوە. ئەم جۆرە پێکاتەیە لە چینە سەروەکانی بەردەنشینەکانی چاڵەقوڵەکانی وەکو ناوچەی سێگۆشەی بەرمۆدا هەیە. لەژێر کاریگەری ئەو پلە گەرمیە نزمە و ئەو پەستانە زۆرەدا توێکڵێک یان پولەکەیەک بە دەوریدا دروست دەبێت کە زۆر گەورە و مەزنە، ئەستوراییەکەی دەگاتە 300 مەتر، بەوەش بڕێکی یەکجار زۆرگاسی تێدا کۆ دەبێتەوە. گەر ئەو توێکڵە یان ئەو پولەکە گەورەیە بە هەر هۆکارێکی ناوەکی بێت یان دەرەکی بشکێت یان قەڵیش ببات، ئەوە بڕێکی یەکجار زۆر لەو گازە بە خێراییەکی زۆر دەردەپەڕێتە دەرەوە. زانا ڕووسەکان دەڵێن حاڵەتێکی لەو جۆرەیان لە دەریای ئوخوتسک دیوە کە گازە دەرپەڕیوەکە بە شێوەی ستونێک یان کۆڵەکەیەک دەرپەڕیوەتە دەرەوە هەتا نزیکەی 500 مەتر بەرز بۆتەوە کە بڕێکی زۆر گازی میسان و دوانە ئۆکسیدی کاربۆن و گۆگردی هایدرۆژینی لەگەڵدا دەرپەڕیوەتە دەرەوە. ئەم توێژەرەوانە وای بۆ دەچن گەر پاپۆڕێک یان فڕۆکەیەکی نزمفری و لەو کاتانەدا تووشی ئەو دیاردەیە دەبێت ئەوە کارەسات ڕوودەدات. بەلایانی کەمەوە ئەو بڕە ئۆکسیجینیان دەست ناکەوێت کە بۆ ژیان پێویستە. لە کۆتایی باسی ئەم هۆیانەدا بە چاکی دەزانین ئاماژە بۆ بابەتێک بکەین، ئەویش ئەوەیە ئەم هۆکارە سروشتیانی کە باسییان لێوەکراوە زۆرینیان هۆکاری گونجاو لەبارن و پاڵپشت و بەڵگەی زانستیان هەیە، بەڵام بە شێوەیەکی گشتی هیچ کام لەو هۆیانە وەڵامدانەوەیەکی یەکلاکەرەوەی تەواو نییە بۆ ڕووداوەکانی ناوچەی سێگۆشەی بەرمۆدا. ڕەنگە خاڵێک یان هۆکارێک لەوانەی کە لە پێشەوە باسییان لێوەکرا وەڵامی حاڵەتێک یان چەند حاڵەتێکی پێ بدرێتەوە، بەڵام هۆکارێک نییە لە ناو هەموو هۆکارە سروشتیەکاندا وەڵامی هەموو حاڵەتەکانی دیارنەمان بداتەوە، چونکە حاڵەتەکانی دیارنەمان و ئاسەوار و سەرئەنجامەکانیان هەمەجۆرن. لە نێوان کەشتی و پاپۆری بێپاژماوە و ئاسەوار لە ئەودا، فڕۆکەی بێپاژماوە و ئاسەوار لە هەوادا. لە هەندێک حاڵەتدا تەنها بێسەر و شوێنبوونی سەرنشینەکانی ناو پاپۆر و کەشتیەکە بووە. هەموو کەرەستە و کەلوپەلی ناو پاپۆر و کەشتیەکان هەروەکو خۆیان ماونەتەوە. دووەم، هۆکارە مرۆییەکان. پێشەکی ژمارەیەک لەو زانا و توێژەرەوانەی کە پشتگیری لە دیاردەکانی دیارنەمان و بزربوونی کەشتی و پاپۆر و فڕۆکە دەکەن لە ناوچەی سێگۆشەی بەرمۆدا لەسەر ئەوە کۆکن کە ئەو دیاردەیە سروش لێی بەرپرس نییە و بەڵکو دیاردەیەکی مرۆییە، واتە مرۆڤ لێی بەرپرسە. پاساویش بۆ ئەوە زۆرە، لەوانە جیاوازی و جۆرەکانی حاڵەتەکان، زۆربوونی ژمارەی ڕووداوەکان لە سەدەی ڕابردوودا، بارودۆخی حاڵەتەکانی دیارنەمان. باوەریش بەوە هەیە کە بوونەوەری زیندوی پێشکەوتوتر لە مرۆڤی سەرگۆی زەوی لە شوێنێکی تر هەبێت. ئەوانە ئەم کارانە بکەن لەبەر چەند هۆکارێک کە لە باسێکی تردا دەگەڕێنەوە سەرباسی. لێرە بەچاکی دەزانم پێش چوونە ناو باسی هۆکارە مرۆییەکان چەند خاڵێک ڕوون بکەینەوە کە پەیوەندیدارن بە باسەکەوە، دەبنە دەواازەش بۆ چوونە ناو باسەکە و ئاسانکاریشە بۆ زێدە تێگەیشتنی باسەکە. یەک، لەم باسەدا مەبەست لە مرۆڤی سەرگۆی زەوی و ئەوانەشن کە بە شێوە لەو بچن. ئەو بوونەوە و زیندەوەرانەی تریش دەگرێتەوە کە ڕەنگە لە شێوە و ڕوخساردا لە مرۆڤی سەرگۆی زەوی نەچن، وەک ئەوانەی تەنەفریوەکان کە کەسانێکی زۆر گەواهی بینینیان داوە. ئەوانە لەبەر ئەوەی بوونەوەری زیندوو خاوەن ژیری و هۆش و شارستانیەتێکی پێشکەوتون بگرە بە چەند قۆناغێک لە پێش ئەو شارستانیەتی سەر ئەم هەسارەی خۆمانەوە بن. بۆیە لێرە بە مرۆڤ ناویان دەبین، گەرچی لە شێوە و ڕوخسار و پێکاتە جەستەییەکانیاندا دەقا و دەقیش لە مرۆڤی سەرگۆی زەوی نەچن. دوو، ئەو فاکتەرانەی یارمەتی سەرهەڵدانەوە و بەردەوامی ژیانیان داوە لە سەرگۆی زەوی بە کورتی دوو فاکتەرن. یەکەمیان شوێنی زەویە بە گوێرەی دووری لە خۆرەوە کە دوای عەتارد و زوهرە بە پلەی سێم دێت. ئەم شوێنەی زەوی کە نەزۆر دوورە لە خۆرەوە، ئەم شوێنە وای کردووە هەسارەی زەوی بڕێکی مامناوەندی تیشکی خۆری پێ بگات،
بەخۆ گونجاندن و ڕاهاتنەوە لە ئاست پێویستیەکانی مرۆڤ. ئەو تیشکە بەرهەم دێت بڕێکی مامناوەندیە، نە ئەوەندە بەرزە وەکو ئەوەی عوتار کە پلەی گەرمی ئەو ڕووی بەرخۆر دەکات 400 پلەی سیلیزیە، نە ئەوەندەش نزمە وەک بلۆتۆ کە پلەی گەرمیدا دەبەزێت بۆ ناقص 300 پلەی سیلیزی. فاکتەری دووەمیان بوونی بەرگە ژێواریە، ئەلغیلاف الحەیاتی کە بەرگە گاسەکە و بەرگە ڕەقەکە و بەرگەشلەکە دەگرێتەوە. بەو ڕێژە و پێکاتە و ڕووبەرەزانراوەی کە هەیە کەواتە ئەم بارودۆخی ژیان و بەردەوامێتی لەسەر گۆی زەوی تەنها بۆ هەساری زەوی ڕەخساوە لە ناو هەموو هەسارەکانی ئەم کۆمەڵی خۆرەی خۆماندا. لە باشترین حاڵەتدا گەر ژیانیش لە ناو هەسارەیەک یان پاشکۆیەکی ناو ئەم کۆمەڵی خۆرەی خۆماندا هەبێت، ئەوە بەدڵنیاییەوە ژیانی بوونەوەری زیندوی هۆشیار و ژیری خاوەن شارستانەتی نییە. ئەو گەشتە ئاسمانیانە و مانگە دەستکردانەی بەشێکی زۆری ئەو هەسار و پاشکۆیانیان داوەتە بەر توێژینەوە و لێکۆڵینەوە. هەتا ئێستاش ئەنجامەکانی ئاماژە بۆ ئەوە دەدەن کە لە ناو هیچ کام لەو هەسار و پاشکۆیانەی ناو کۆمەڵی خۆرەکەی خۆمان جگە لە زەوی ژیانی زیرەکانە نییە، چ جای ئەوەی خاوەن شارستانەتی بن. ئەو گردونەی کە ئێمە مرۆڤی سەر هەساری زەوی هێشتا زۆر کەمی لەبارەوە دەزانین لە ملیۆنەها مەجەڕە پێکاتووە. لە هەر مەجەڕەیەکدا ژمارەیەکی زۆر ئەستێرە هەن کە بە زیاتر لە 1000 ملیۆن ئەستێرە مەزەندەکراون. ژمارەیەکی زۆری هەسارە و پاشکۆ و تەنی گازیان تێدایە. لە هەر مەجەڕەیەکدا ژمارەیەکی زۆر ئەستێرە هەن کە زۆر لەم خۆرەی خۆمان گەورەترن. ژمارەیەک مەجەڕەی لێک نزیک کۆمەڵە مەجەڕەیەک پێک دێنن. بۆ نمونە ئەم مەجەڕەی خۆمان یەکێکە لەو 20 مەجەڕەی لێک نزیکە. کۆمەڵی خۆرەکەی خۆشمان سەر بۆ مەجەڕەیەیە. نزیکترین مەجەڕە لە مەجەڕەکەی ئێمە 1/5 ملیۆن ساڵی تیشکی دوورە. نزیکترین ئەستێرەش لە ئێمەوە 42 ساڵی تیشک دوورە. خێرایی تیشک دەکاتە 300,000 کیلۆمەتر لە یەک چرکەدا. کەواتە ئەستێری تر، کۆمەڵی خۆری تر و هەسارە و پاشکەوتنی گازی زۆری تر لە گەردووندا هەن. لە ڕووی مەنتیقەوە دەشێت هەساری تر هەبێت هەمان بارودۆخی هەساری زەوی هەبێت لە ڕووی شوێن و بەرگەژێواریەکەیەوە. بەواتایەکی تر دەشێ ژیانی بوونەوەری زیندوی ژیر لەسەر هەسارەیەک لە کۆمەڵە خۆرێکی تر لە مەجەڕێکی تردا هەبێت. ئەم پێشەکێمان بۆ ئەوە هێنایەوە کە ئەگەر لە پشت ڕووداوەکانی سێگۆشەی بەرمۆداوە مرۆڤ یان هەر بوونەوەرێکی زیندوی ژیر هەبێت، دەبێت لە کام شوێنەوە هاتبن. بۆ ناو ئاو و ئەو توێژاڵکە هەوایی ناوچەی سێگۆشەی بەرمۆدا و بە چ مەبەستێک دێن؟ هۆیەکانی گواستنەوە و هاتوچۆیان چین و چۆنن؟ چۆن بە چ ڕێگەیەکدا دێن و دەگەڕێنەوە؟ وا لە خوارەوە هەوڵ دەدەین کەمێک بە درێژی وەڵامی ئەو پرسیارانە بدەینەوە کە لە هەمان کادا دەکاتە ڕاوەکردن و لێکدانەوەی هۆکارە مرۆییەکانی بەرپرس لەو ڕووداوانەی ناوچەی سێگۆشەی بەرمۆدا. 1. تەنەفریوەکان الئەجسام الطائرە UFO. ئەو هۆیی یان ئەو دەستگایی کە پەیوەندی و هاتوچۆیان لەو جۆرە کارانەدا پێ ئەنجام دەدرێت بە تەنەفریوەکان یان کەشتیەکان ناسراون. بە گوێرەی پێناسەکەی یاسای چەکی ئاسمانی کە کورکراوی یوفۆی بۆشایی بە ئەمریکایین 2 بۆ 200 تەنەفریوەکان وا پێناسە دەکات. هەر شتێک بە ئاسماندا بفرێت بەڵام بە شێوە و سیما و جوڵا لە فڕۆکە و بۆمب و ڕۆکێت نەچێت، نەتوانرێت بە وردی دەستنیشان بکرێت کە لە تەنێکی شێوە ناسرا و زانرا بچێت. مەسەلەی تەنەفریوەکان یەکێکە لەو مەسەلە ئاڵۆز و نام و سەرسوڕهێنەرانە کە ڕەنگە هەر خۆی بە تەنها لە ڕووداوەکانی ناوچەی سێگۆشەی بەرمۆدا ئاڵۆزتر بێت، گەرچی لەم ساڵانەی دواییدا ژمارەیەک دەوڵەت بەڕەسمی دانیان بۆ داناوە کە دیاردەی تەنەفریوەکان دیاردەیەکی ڕاستەقینەی پەسەندە. هێشتاش دروست و پەسەندی نازانێت. ئەم تەنەفریوانە لە شێوەی جیاجیادا و لە ناوچەی جۆرا و جۆرەکانی جیهان لەسەر بەشە وشکانی و ڕووبەرە ئاویەکانی سەرگۆی زەوی بینراون. بە تەنها لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا لە ساڵی 1970دا 15 ملیۆن کەس گەواهی ئەویان داوە کە ئەو تەنەفریوانەیان دیون. لە ناو ئەو ژمارە زۆرەدا کەسانی زانا و خاوەن بڕوانامەی باڵا و سیاسەتمەدار و هونەرمەند و تادوایی دەبینرێن. لە چاوپێکەوتنێکی ویزگەی دەنگی ئەمریکادا لەگەڵ زانەی بەنەوبانگ ئەنیشتایندا پرسی ئەویان لێکرد کە ئایا باوەڕی بەوە هەیە تەنەفریوەکان شتێکی ڕاست بن و بوونیان هەبێت؟ لە وەڵام داوتی بەڵێ ڕاستە و بوونیان هەیە. باسەکەی ئێمە ئەوە ناخوازێت کە بکەوینە درێژە و باس و لێکۆڵینەوە لەسەر دیاردەی تەنەفریوەکان. بە تەنها ئەو باسانەمان بەبستن کە پەیوەندی ڕاستە و خۆیان هەیە بە ڕووداوەکانی ناوچەی سێگۆشەی بەرمۆداوە. ئەوانیش لە کات و شوێنی خۆیاندا ئاماژەیان پێدەدەین. 2. ئەو شوێنانی تەنەفریوەکانی لێوە دێن. گەر باوەڕمان هێنا کە مرۆڤ لە پشت دیاردەکانی دیاردەمانی کەشتی و پاپۆر و فڕۆکەکانی ناوچەی سێگۆشەی بەرمۆداوەیە، ئەو هۆیەش کە ئەو جوڵە و گوێزەراوانەیان پێدەکرێت تەنەفریوەکانە. ئەو کات پرسیارێکی گرنگ و سەرنجڕاکێش سەر هەڵدەدات، ئەویش ئەوەیە
ئایا ئەو تەنەفریوانە لەکوێوە دێنە سەرگۆی زەوی بە تایبەتی سەرناوچەی سێگۆشەی بەرمۆدا؟ سەرەتا ئەوانەی باوەڕیان بەوە هەیە کە سەرنشینانی تەنەفریوەکان ئەو کارانە ئەنجام دەدەن دەڵێن ناوچەی سێگۆشەی بەرمۆدا بە هەوا و بە ئاویەوە ناوچەیەکی چالاک و پڕجوڵەی تەنەفریوەکانە. یەکێک لەوانەی کە باوەڕی بەوە هەیە و داکۆکی لێ دەکات زانە دالمیم جیسۆبە کە گەردونناس و توێژەرەوەیەکی ناسراوە. هەروە زانەی شارەزا و پسپۆر جۆن سپێنسرە کە شارەزایە لە زانستەکانی بۆشاییدا. زۆر بە ئاشکرا و بەڕوونی دان بەوە دادەنێت کە تاکە لێکدانەوەی پەسەند بۆ دیاردەکانی ناوچەی سێگۆشەی بەرمۆدا دەگەڕێتەوە بۆ هێزێکی دیاریکراو کە ئەو پاپۆر و فڕۆکانە لەگەڵ خۆیدا دەبات. لە ئەنجامی ئەو لێکۆڵینەوانەی لە ماوەی ساڵانی دوور و درێژ لەسەر بارودۆخین ئەم ناوچەیە کردوونی گەیشتۆتە ئەو دەرئەنجامەی کە دیارنەمانی ئەو پاپۆر و فڕۆکانە لە بارودۆخە ئاڵۆز و نادیارەکاندا بەو یاسا و ڕێسا و هاوکێشانە لێک نادرێتەوە کە ئێستا لە بەردەستدان، کەواتە دەبێت هێزی تر هەبێت ئەو پاپۆر و فڕۆکانە لە زەوی دوور بخاتەوە. ناوچەی سێگۆشەی بەرمۆدا لەبەر هەر هۆکارێک بێت کە ڕەنگە هەتا ئێستا نەزانراو بێت ناوچەیەکی نمونەیە بۆ ڕوودانی ئەو دیاردانە. ئەم ناوچەیە ژمارەیەکی زۆر لەو تەنەفریوانی تێدا بینراون بە تایبەتی لە ناوچەکانی نێوان فلۆریدا و دوورگەکانی بەهامادا. ئەم تەنەفریوانە بە ژمارەیەکی زۆر نەک هەر لە ئاسمانی ئەم ناوچەیە بەڵکو لەژێر ئاوی زەریاکەشدا بینراون، یان لە ئاوەکەوە دەرچوون بۆ دەرەوە یان هاتوونەتە ناوی. سەبارەت بەوەی کە ئایا ئەم تەنەفریوانە چۆن دەتوانن ئەو هەموو قورساییەوە کەشتی و پاپۆر و سەرنشین و بارەکانیان یان فڕۆکەی گەورەی نەفەر هەڵگر هەڵبگرن و بیان گوێزنەوە و ئاراستەیان بکەن، لەم بارەیەوە دکتۆر جیسۆب دەڵێت ئەو تەنەفریوانە توانای ئەویان هەیە کە کایەکی موگناتیزی زۆر بەهێز و بۆ ماوەیەکی دیاریکراو دروست بکەن. ئەو کات دەتوانین ئەو پاپۆر و فڕۆکانە لەو کایان نزیک بکەنەوە و کێشیان بکەن بۆ لای خۆیان، لە شوێنەکەی خۆیانەوە دووریان بخەنەوە بۆ شوێنێکی تری نەزانراو. هەر سەبارەت بەم بابەتە جۆن سپینسر دەڵێت ئەو هێزەی کە ئەو پاپۆر و فڕۆکانە بۆ لای خۆی کێش دەکات تەنەفریوە بچووکەکان نین، بەڵکو تەنێکە وەکو کەشتی بۆشایی یان هەڵگرێکی ئەو تەنەفریوە بچووکانن کە دەتوانێت نزیکەی 12 لەو تەنەفریوە بچووکانە هەڵبگرێت. ئەمە بە کەشتی دایک ناسراوە. هەر لەم ڕووەوە سپینسەر دەڵێت هێزی بسوێنەری ئەو تەنەفریوانە لەرە بێسیمەکانی هەوایە. ئەمەش بەلای سپنسەرەوە هۆیەکی کارایە بۆ پەخستنی ئەو دەستگا و ئامێر و هۆیەکانی پەیوەندیکردنی ناو پاپۆر و فڕۆکەکان. ژمارەیەکی زۆریش لەو تەنەفریوە گەورانە لە ناوچەی سێگۆشەی بەرمۆدادا دەرکەوتون و بینراون. ئەوانەی لایەنگیری ئەوە دەکەن کە تەنەفریوەکان بەرپرس بن لە دیاردەی دیارنەمان لە ناوچەی سێگۆشەی بەرمۆدادا. ئەم خاڵانە بۆ بەرگری و بۆ سەلماندنی بۆچوونەکانیان دەهێننەوە. 1. زۆربەی دەرکەوتنی تەنەفریوەکان لە ناوچەی سێگۆشەی بەرمۆدادا لە ماوەیەکی دیاریکراودا نەبووە و کۆتایی هاتبێت، بەڵکو بۆ ماوەیەکی درێژ و هەر لە گەشتەکەی کۆلۆمبۆسەوە لە 1492 هەتا ئێستا. 2. ئەو بارودۆخەنە ئاسایی و نامە و ئالۆزانەی کە فڕۆکەوان و کەشتیوانەکان لەم ناوچەیەدا بینیویانن، بە تایبەتی ئەوانەی کە لە مردن ڕزگاریان بووە دەیگەڕنەوە کە پێشتر ئاماژەی بۆ هەندێک حاڵەت کرا، وەک لە کارکەوتنی قیبلەنما، دەستگا بێسیمەکانی سەرچاوەکانی بەرهەمهێنانی کارەبا و تا دوایی. ئەمانە لەو دیاردانە دەچن کە لە ناوچەکانی تری جیهاندا ڕوویان داوە و بینراون، کەواتە ئەمانە کۆمەڵێک دیاردەی هاوکاتن لەگەڵ دەرکەوتنی ئەو تەنەفریوانە و هەمویان لە توانە و چالاکی ئەواندان. 3. زۆرینەی حاڵەتەکانی دیارنەمانی فڕۆکە و پاپۆر لەگەڵ بە دەرکەوتنی ئەو تەنەفریوانەدا هاوکات بوون. 4. ئەو داوایانی فریاکەوتن و بەهاناوە هاتن لە فڕۆکەوان و کەشتیوانەکانەوە گەشتونەتە بنکەکانیان، داوای سیر و وشەی نامە و وتەی پچڕ و ناتەوا و بگرە هەندێک لەوانە ئاماژی ناڕاستەوخۆیان تێدایە کە بە شێوەیەک لە شێوەکان دەری دەخەن فرێنراون یان هێرشێکی نەئاساییان کراوەتە سەر. کەواتە ناوچەی سێگۆشەی بەرمۆدا ویزگەیەکی گرنگی ئەو تەنەفریوانەیە کە بە زۆری سەردانی ئەو ناوچەیە دەکەن. با بزانین ئەو تەنەفریوانە هەر لە خودی گۆی زەویەوە دێن، جا لە ژێر ئاوی زەریاکانەوە بێت یان لە بۆشایی و هەر ڕۆلی زەویەوە بێت، یان ویزگەیەکی دامەزراو هەیە کە دەشێت لە بنکی زەریادا بێت، یان لەسەر ناوچەی وشکانیەکان دامەزرا بێت لەبێشەوە بێن بۆ ئەوێش بگەڕێنەوە. کۆمەڵێکی تر ڕایان وایە ئەو تەنەفریوانە لە جیهانێکی ترەوە دێن کە لە ئێمەوە دوورە، لە هەسارێکی ترەوە دێن کە سەر بە کۆمەڵی خۆرەکەی خۆمان نییە. سەبارەت بەوەی چۆن دەگەن و چەند دوورە لێمانەوە، ئەوە بابەتێکە لێرەدا پێویست نییە باسی لێوە بکرێت. گرنگ بەلای ئێمەوە ئەوەیە ڕوون بکرێتەوە کە ئەو تەنانە ئەگەری هاتنیان لەکوێوەیە، و ئەو ئەگەرانە لەم بەشەدا بە کورتی دەخەینە ڕوو، لە بەشێکی ئەم باسەدا بە درێژی دەگەڕینەوە سەری.
لەکوێی زەویەوە. وەک پێشتر باسی لێوەکرا ئەگەری ئەوە هەیە کە ئەو تەنە فڕیوانە هەر لە گۆی زەویەوە بێن بەم ڕێگە و شێوانەی خوارەوە. 1. جیهانێکی تر لە ژێر زەویدا. بیرۆکەی هەبوونی ژیان لەناو یان وەک دەگوترێت لە ژێر زەویدا زۆر کۆنا. چیرۆک و ئەفسانە کۆنەکانی یۆنانیەکان و میسریە کۆنەکان ئاماژەی زۆریان بۆ ئەم بابەتە تێدایە. لەم سەردەمەشدا لە سەرەتای هەزارەی سێمدا ژمارەیەک زانە و توێژەرەوە هەن، ژمارەیەکی زۆرتریش توێژەر و لێکۆڵەر هەن. لەسەر ئەو بابەتانە هەندێک لە زانایان وای بۆ دەچن کە ئەو تەنە فڕیوانە لە بۆشاییەوە نایان، بەڵکو هەر لە ناو زەویەوە دێن لە ڕێگەی ئەو کونوکەلێن و کەلەبەرانەی کە دیاری کراون. ئەم بابەتە بۆتە مای مشتومڕی نێوان زانایان بەو ئاستەی بیردۆزی کە خاوەنەکەی زانای ئینگلیزی پۆل لۆڕەنسە کە مامۆستای زانکۆی کامبرجە ناوجەرگەی زەوی بۆ بوونەوەرە زیندوانەی ژێرخاوەن شارستانەتی پێشکەوتوو لە ڕووی زانست و تەکنەلۆجیاوە ئاوەدانە. هەر بە گوێرەی ئەم بیردۆزە زەوی لە هەردوو جەمسەرەکەیەوە جەمسەری باشوور و جەمسەری باکوور کراوەیە. تا ئەو ڕادەی هەندێک دەڵێن ژێر هەڕەمی خۆفۆی میسریش ڕێگایەکە بۆ ئەو شارستانەتیە. لە ڕێگەی ئەو کەلێنانەوە تشکی خۆر دەگاتە ناوی. لەو ناوچانەی ژێر زەویەوە ئەو تەنە فڕیوانە دەگەنە سەر زەوی. ڕەنگە ناوچەی سێگۆشەی بەرمۆدا ویزگەیەکی گرنگ بێت بۆ ئەو تەنە فڕیوانە. لەبەر گرنگی ئەم بابەتە لە بەشەکانی داهاتوودا جارێکی تر دەگەڕێنەوە سەربازکردنی. 2. جیهانی ژێر ئاوی زەریاکان. بیرۆکەی هەبوونی ژیان لە ژێر ئاودا بیرۆکەیەکی کۆنا. سەرەتای بیرۆکەکە دەگەڕێتەوە بۆ ئەو چەمکەی دەڵێت ئەم زەویەی ئێمە لەسەری ئەژین پێش ئێمە مرۆڤی تری لەسەر ژیاوە کە شارستانێتی و پێشکەوتنیان بەخۆوە دیوە. واتە لەسەر ئەم زەویە ژمارەیەک شارستانەتی پێشکەوتنیان بەخۆوە دیوە. واتە لەسەر ئەم زەویە ژمارەیەک شارستانەتی هەر لە بناغەدا لەناو ئاودا ژیابن و هەر لە ئاویشدا گەشایان کردبێ، یان دانیشتی وشکانی سەرگۆی زەوی بوون و لەبەر هەر هۆیەک بووبێت بەخواستی خۆیان بێت یان بە ناچاری چوونەتە ژێر ئاوی زەریاکان و ئەو ناوچانەیان کردوونەتە نیشتیمانی خۆیان. وەک دەزانین لە سەدا هەفتاویەکی گۆی زەوی ئەو دایپۆشیوە. ژمارە و قەبارە و جۆری زیندەوەرانی ناو ئاو گەلێک زۆرتر و گەورەترن لەوانەی سەر بە شەوشکانیەکەی گۆی زەوی. گەر ئەوەمان ڕەچاو کرد کە لە ژێر زەریاکاندا ژیانی بوونەوەری زیندوی ژیر هەبێت دەبێت ئەوەش لە بەرچاو بگرین کە ئەو بوونەوەرە زیرەکانە شوێن و ڕوبەرێکی زۆر گەورە و بربەڵاویان هەیە کە دەوڵەمەندە بە هەموو جۆرە دەرامەتێک. هەندێک لە زانایان باوەڕیان وایە لە ژێر زەریاکانی ئەم گۆی زەویەدا شارستانێتیەک یان ژمارەیەک شارستانی هەبن گەشەکرد و پێشکەوتوتر بن لەوەی سەرگۆی زەوی. دانیشتوانی ئەو شارستانێتی ژێر ئاو ناو بەناو لەبەر هەر هۆکارێک بێت دێنە سەر زەوی ئاو وشکانی، هەر بەتەنها لەبەر ئەوەی خاوەنی ئەم شارستانێتیە توانیویانە ژیانی خۆیان لە ناو ئاودا گەشە پێ بدەن لەبەر ئەوەی لە ڕووی زانستی و تەکنەلۆژیەوە پێش ئێمەی دانیشتوی سەرگۆی زەوی کەوتون. ڕەنگە یەکێک لەو داهێنراوە تەکنەلۆژیانە یان ئەو تەنە فڕیوانە بێت کە بەهۆیانەوە ئەو گەشت و سەردانانە ئەنجام دەدەن لە هەر ناوچەیەکەوە مەبەست لە ناوچەکانی زەریاکان بیانەوێت دەرکەون و کارەکانی خۆیان ئەنجام بدەن و دەگەڕێنەوە. ناوچەی سێگۆشەی بەرمۆدا و ویسکەیەکی گرنگ و بەرچاوی ئەو گەشتانەیە. گەر ئەوەشمان بەبیر خوێنەر هێنایەوە بیرۆکەی کیشوەرە بزرگووەکە کە دواتر دێنەوە سەر باسکردنی لە زەریای ئەتڵەسیدا نزیکە لە ناوچەی سێگۆشەی بەرمۆداوە. لەم ڕووەوە زانا ئیڤان ساندرسن دەڵێت سەرچاوی تەنەفریوەکان زەریاکان و ژمارەیەکی زۆر چالاکی ئەو تەنەفریوانە لە ناوچەی سێگۆشەی بەرمۆدادا بوون، زۆریش بینراون. یەکە دەریاییەکانی ئەمریکا ژمارەیەکی زۆر لەم دیاردانیان دیون و بە دوایان کەوتون لە بارەشیانەوە نووسیویانە، بەڵام زۆرینیان بەنهێنی ماونەتەوە و بڵاو نەکراونەتەوە. ژمارەیەکی کەمیان کەوتونەتە بەردیدی خوێنەران، ئەویش لەبەر مەزنی ڕووداوەکە بووە. یەکێک لە حاڵەتەکان کە لەبارەیەوە نووسراوە و بڵاو کراوەتەوە حاڵەتێکی چاودێری بە دووکەوتن کە لە ساڵی 1963دا ڕوویداوە لە کاتێکدا کە هێزێکی ئەمریکایی لە مەشقێکی ئاساییدا بووە لە ناو ئاوی زەریای ئەتڵەسیدا و لە باشووری ناوچەی سێگۆشەی بەرمۆدادا. ئەو هێزە دەریاییە چاودێری تەنێکی نەناسراویان کردووە کە بە خێرایی 150 گرێ بەناو ئاوەکەدا ڕۆیشتووە. لە سەرەتادا پاپۆرێک چاودێریکردن و بە دوورکەوتنی کردووە، دواتر بۆتە ژێردەریاییەک و وەک لە راپۆرتەکەدا هاتووە ئەو تەنە نەناسراوە بەهێزێک یان پاڵنەرێک ڕۆیشتووە کە نەزانراوە چیە و چۆنە. چ ڕۆژ چاودێری ئەو تەنە نەناسراوە کراوە، توانیوێتی تا قوڵایی 710 مەتر ڕۆ بچێت. هەندێک جار خێراییەکەی ئەوەندە زۆر بووە کە باوەڕ نەدەکرا، دواتر هێز نەگەیشتۆتە هیچ دەرئەنجامێک. هەر لەم ڕۆوە ساندرسن ئاماژە بۆ هەندێک راپۆرتی تایبەتی تر دەکات. ئەو راپۆرتانە باز لەوە دەکەن کە لە ژێر ئاوی زەریاکاندا هەندێک دیاردەی سیر و نامۆ بینراون. بۆ نمونە
ڕاوچی ئەسفنجیەکانی کەنارەکانی ئیسپانیا باز لەوە دەکەن کە لەناو ئاوی زەریای ئەتلەسیدا گومەزی ڕوونیان بینیوە. ماسیگرەکانی ئەمریکای لاتینی باز لە بینینی دیاردەی لەو جۆرە دەکەن، بە تایبەتی لە کاتێکدا کە ئاوی زەریاکە هێمن و ڕووناک بێت. ساندرسن وای بۆ دەچێت ئەوان گەر دامەزراوی سەربازی بن ئەوا تۆڕێکی خۆپارێزن بۆ دەستگرتن بەسەر دیادەی پیسبوونی ئاودا، بە لە دەرەوەی گۆی زەویەوە لە بۆشاییەوە. هەندێک لە زانایان ڕیان وایە ئەو تەنە فڕیوانە لە گۆی زەویەوە نایەن، بەڵکو لە دەرەوەی گۆی زەویەوە دێن، لە هەسارێکی ترە و لە مەجەڕێکی ترەوە، کە ئەو هەسارەیە ژیانی بوونەوەری زیندوی ژیری لەسرە، خاوەن شارەزایی و تەکنەلۆژیای گەلێک پێشکەوتون، کەواتە تەنە فڕیوەکان وەک کەشتی بۆشایی وان و لە دەرەوە دێن، بەڵام شوێن و ڕوخسار و سیمایان بەلای ئێمەوە نامۆیە. ئەوەی زۆرتر سێر و نامۆیە بەلای دانیشتوانی سەرگۆی زەویەوە. خێرایی لە ڕادە بەدەری ئەو تەنانەیە لەگەڵ خێرایی جوڵەی ئاراستە گۆڕینی بە هەر لایەک خۆی بیاوێت. لەو زانایانی داکۆکی لەوە دەکەن کە ئەو تەنە فڕیوانە لەو بۆشاییەوە دێن و دەگەنە ناوچەی سێگۆشەی بەرمۆدا. دال میم جیسۆبە لەگەڵ جۆن سپێنسەر لێرەدا کۆمەڵێک پرسیار قوت دەبنەوە، لەوانە ئەو تەنە فڕیوانە لە کێوە دێن، چۆن و بە چ ڕێگەیەک دەگەنە سەرگۆی زەوی، چۆن لە گرفتەکانی کێشکردن خۆیان ڕزگار دەکەن، چ وزەیەک بەکاردێنن، بۆچی مەبەستێک دێنە سەرگۆی زەوی. تا دوایی ئەمانە کۆمەڵە پرسیارێکن، وەڵامدانەوەیان هەروە ئاسان نییە، زۆرینەی وەڵامەکانیش بیردۆز و گریمان و بۆچوونە. وروژاندنی ئەم بابەتە دەرگای گفتوگۆ و مستومڕی پێدەخرێتە سەر پشت، بیرۆکەی تری نوێی پێدێ دەکایەوە، هۆش و بیری مرۆڤی پێواڵاتر دەبێت. ڕەنگە هەندێک لەو بیردۆز و بۆچوونانە وەڵامی ڕاست و دروست بن بۆ ژمارەیەک لەو پرسیارانە، بەڵام هێشتا لە خانەی تیۆریەوە نەچۆتە خانەی جێبەجێکردن و تاقیکردنەوە، چونکە ئەم کارانە هێشتا دوورن لە تواناکانی مرۆڤی سەر ئەم گۆی زەویە، بەڵام ناچێتە خانەی خورافە و ئەفسانەوە. پاشە ڕۆژ ئەوە دیاری دەکات کە لایەنە شاراوە و نادیارەکانی ئەو بابەتانە بدۆزینەوە و ببنە ڕوونکردنەوەی دروست و پەسەند. لە باسەکانی داهاتوودا هەوڵ دەدەین ڕاو بۆچوونی هەندێک لە زایانیان و پسپۆران بخەینە ڕوو کە ڕەنگە ببنە وەڵامی گونجاو بۆ هەندێک لەو پرسیارانە. دکتۆر مانس ڤالنتین لە ساڵی 1945ەوە سەرقاڵی لێکۆڵینەوە و توێژینەوەیە لەسەر دیاردەکانی ناوچەی سێگۆشەی بەرمۆدا. بە ئاشکرا و بەڕوونیدان دەنێت بەوەدا کە پەیوەندی هەیە لە نێوان حاڵاتەکانی دیاردەمانی پاپۆر و فڕۆکە و بە دەرکەوتنی تەنەفڕیوەکان. لە وەڵامی پرسیارێکدا کە لێی کراوە لەبارەی ئەو سوتەمەنیە یان ئەو وزەی کە تەنەفڕیوەکان لە گەشتەکانیاندا بەکاریان دەهێنن، لەم بارەیە ڤالنتین دەڵێت ئەگەر بیردۆز هەیە لەم بارەیەوە ناتوانن جەخت لەسەر ئەوە بکرێتەوە کە چ جۆرە وزەیەکە. یەکێک لەو ئەگەرانە ئەوەیە کە ئەو تەنەفڕیوانە بەرهەمهێنەرێکی تشکی کاسوودیان لە هەڵگرتووە لەگەڵ چوارچەوەی خودی تەنەفڕیوەکەدا. بەرهەمهێنەرەکە لە توانایدا هەیە ئەو گازی کە لە بەردەمی تەنەفڕیوەکەدا هەیە بارگاوی بکات. بەو کردارەش تەنەفڕیوەکان بە خێراییەکی زۆر بەرەو لایە بارگاوی بووەکە دەجوڵێ کە شێوە گۆییەکەی یارمەتی ئەوەی دەدا کە بە هەموو لایەکدا و بە ئاسانی بجوڵێ. هەروە هەوایەکی بارگاوی بە دوای خۆیدا بەجێ دەهێڵێ. ڕەنگە ئەمە وەڵامێک بێت بۆ پەککەوتن و کارنەکردنی دەستگا و ئامێرە کارەبایی و ئەلکترۆنیەکانی ناو کەشتی و پاپۆر و فڕۆکەکان. یەکێکی تر لە ئەگەرەکان بەکارهێنانی ڕێگەی پاڵنانی فشەکدار. ئەو هێزەی ئەمان بەکاری دێنن زۆرە، ڕەنگە لە خێرایی تیشک نزیک بێتەوە. لەوانە ڕەنگە هێزی ناوکەیەکبوون بەکاربهێنن لە بری هێزی ناوکەپەربوون، لەبەر ئەوەی ئەم ڕێگایە پێویستی بە ئاو هەیە، بۆیە ئەم جۆرە تەنانە لەسەر ڕووبەرە ئاویەکان زۆرتر دەبینرێن و ئەگەری بواری کارۆمگناتیزیش هەیە. یەکێک لە پرسیارە هەرە گرنگ و سەرنجڕاکێشەکان لەم ڕووەوە ئەوەیە ئایا ئەو تەنەفڕیوانە چۆن دەتوانن ئەو هەموو ماوە دوور و درێژە ببرن و بێنە سەر گۆی زەوی و بشگەڕێنەوە بۆ شوێنی خۆیان. گەر ئەوەشمان وەبیر خۆمان هێنایەوە کە نزیکترین ئەستێرە لە ئێمەوە 2.4 ساڵی تیشک دوورە، بۆ وەڵامی ئەم پرسیارە سەرەتا دەبێت بیر لەوە بکرێتەوە کە دەبێت ڕێسا و یاسای فیزیایی تر هەبن ئەو دیاردانیان پێلێک بدرێتەوە، نەک ئەوانەی کە ئێستا لە بەردەستدان و ئێمەی مرۆڤی سەرگۆی زەوی پێیان ئاشناین. زانای بەناوبانگ ویلەر یەکێک لەو زانایانەی لە داهێنانی بۆمبی هایدرۆژینیدا بەشداری کردووە، یەکێکە لەوانەی زۆر بەوردی لە بیردۆزەکەی ئەنیشتانی کۆڵیوەتەوە ئەنجامی ئەو لێکۆڵینەوانەی بڵاو کردوتەوە کە زۆر سەرنجڕاکێشە. ویلەر گەشتۆتە ئەوەی کە دیاردەی بۆشاییە سەروەکە یان گەردوونە شاراوەکە ئەو فەزای ویلەر باسی لێوە دەکات هێنایە بەراو تێگەشتنی زۆر گرانە. ئەو زانایە دەڵێت فەزا سەروەکە ناوەندێکە
چوونە ناو هاتنە دەرەوە لێی لە هەموو لایەکی بۆشاییەکانی تری نێوان مەجەڕە و ئەستێرەکانەوە دێت، تەنانەت لە نزیک لێواری کۆمەڵی خۆرەکەی خۆشمانەوە. ویلەر کە باز لە شێوەی ڕاستەقینەی گردوون دەکات دەڵێت وەک ئەڵقەی بازنەیە بەیەکدا چووە، هەموو مەجەڕە و ئەستێرە بینراوەکان کەوتونە دە بەشە چەماوەکەی ئەو گردوونەوە. بۆشاییە سەروەکە کەوتۆتە ئەو کەلێنەی کە کەوتۆتە ناوەڕاستی ئەڵقەکراوەکە. کاتێک ڕووناکی یان گەشتێکی ئاسایی بە ڕێگەی ئاساییە زانراوەکەدا دەڕوات یان باشتر بڵێن بەرەو چەماوەکەی بازنەکە بڕوات، ماوەیەکی دوور و درێژی دەبێت. ئەوەش بەهۆی مەزنی قەباری گردوونەوەیە. بەڵام گەر ئەم ڕووناکیە گیان ئەو گەشتە لە ڕێگەی کەلێنە ناوکیەکەوە ئەو ئەنجام بدرێت کە لەوێدا بۆشاییە سەروەکە یان گردوونە شاراوەکە هەیە، ئەو ساگەشتەکە کات ناخایەنێت. لێرە هەموو یاسا فیزیاویە زانراوە باوەکان دەگۆڕێن. نیشانە و خەسڵەتی ئەو بۆشاییە سەروە هێشتا ڕوون و ئاشکرانیە، بەڵام بەلای ویلەرەوە هەر بیردۆزێکی گردوونی ئەو بۆشاییە لە خۆ ناگرێت ئەنجامی سەرکەوتنە. لێرەوە بابەتێکی تر سەرهەڵدەدات، ئەویش ئەو پەیوەندیەیە لە نێوان ئەم بیرۆکەی ئەنیشتایندا کە باز لە فەسای زمانی دووری دەکات. لەو ڕووەوە ویلەر بیری بۆ ئەوە دەچێت کە گورزگەیەک هەبێت لە کۆکەلێن بچێت، وەک ئەوەی لە کەلێنە ڕەش و کەلێنە سپیەکاندا دەبێنرێت، بەڵام زۆر بە بچووکی ورتر. ئەو گورزەگایانە دەبنە دەروازە بۆ چۆنە ژوورەوە و هاتنە دەرەوە لەو بۆشاییە سەروەیە. بۆ ئەمە بەستە دەتوانرێت کەشتی ئاسمانی تایبەت دروست بکرێت لەو کونانەوە تێپەڕ ببێت، دوای ئەوە لە گورزگەیەکی ترەوە تێپەڕ ببێت و دەبێتە بێنراو. لە ویلەریان پرسی مەبەست و ئامان چیە لە گەشتێکی ئاوا بە خەرج و مەترسیدار؟ لە وەڵام داوتی بە ئەنجامدانی ئەم گەشتە کێشەیەکی لە مێژینەی زۆر گرنگ چارەسەر دەکرێت، ئەویش ڕۆیشتنە بە خێرایی زۆرتر لە خێرایی تشک، چونکە لەناو بۆشاییە سەروەکەدا کات نییە. لە هەر بەشێکی ئەو فەزایەوە ئەو گەشتە سەروەکەدا کات نییە. لە هەر بەشێکی ئەو مەنتیقەیەوە پەسەندە، چونکە ئەو گەشتیارە دەچێتە ناو ئەو بۆشاییە سەروە کە لی دەردەچێت کات لە دوای خۆیەوە بەجێدەهێڵێ. لەم ناوەندەدا هەرچیەک ڕوودەدات هەنووکەییە، ڕابردوو داهاتوو نییە، هەرچیەک هەیە هەر لە ئێستادایە. دوای ئەم ڕوونکردنەوە کورتە لەسەر بۆشاییە سەروەکە، ئایا بۆشایە سەروەکە ئەنجام بدرێت و هیچ کاتێکیش ناخایەنێت؟ ئایا ئەگەر ئەوە نییە کە ئەو تەنە فڕیوانە لە هەسارێکی ترەوە لە دەرەوەی کۆمەڵی خۆرەکەی خۆمانەوە بێن بەڵام لە ڕێگەی بۆشایە سەروەکەوە بێت؟ بەڵێ ئەوە ئەگەرە. گەر بۆشایە سەروەکە بەو خەسڵەت و نیشانانە بێت. لە کۆتایی ئەم بابەتەدا بۆ زیاتر ڕوونکردنەوەی بیرۆکەی گەشتی بێکات ئەم نمونەیە دێنینەوە. گەر بمانەوێت گەشتێک بۆ بۆشایە سەروەکە ئەنجام بدەین بێ ئەوەی کات بخایەنێت، بیر لەم وێنەیە دەکەینەوە. پەڕەکاغەزێک بهێنە، لە بەشی سەرۆی پەڕەکاغەزەکە نیشانەیەک یان خاڵێک دابنێ. گریمان ئەو خاڵە لە بری هەسارەی زەویەکەی خۆمانە. لە بەشی خوارەوەی پەڕەکاغەزەکە خاڵێکی تر دیاری بکە، ئەویش لە بری هەر خاڵێک یان هەر هەسارێک لە بۆشاییدا. گریمان ئەو خاڵە 5 ساڵی تشک دوور بێت لە زەویەوە. گەر لەسەر ئەو ڕووتەختەوە تشکێکی بۆ نێردا، ئەوە بێگومان 5 ساڵی تشکی دەبێت تا دەگاتە ئەو خاڵە لە بۆشاییدا. بەڵام گەر پەڕەکاغەزەکەت بۆ نوشتانەوە بۆ دواوە تا ئەو ئاستەی دوو خاڵەکە لە یەک دەدەن بەو ڕێگەیە زۆر کورتکرایەوە. گەر پەڕەکاغەزەکەت کون کرد لە ئاستی شوێنی هەردوو نوشتانەوەکە، ئەوسا دەبێتە گورزگەیەک یان کونیلەیەک کە هیچ کاتێکی نابێت بۆ لێوە تێپەڕبوونی. 3. گەر باوەڕمان بەوە هێنا ئەو تەنە فڕیوانە کەشتی بۆشاین و لە دەرەوەی گۆی زەویەوە دێن، جێگەی خۆەتی ئەو پرسیارەش بکرێت بۆچی دێن بۆ سەر گۆی زەوی؟ بۆ ئەو گەشتانە ناوبەناو و هەمیشەیی نین؟ بۆچی هەندێک ناوچەی تایبەتی دەبنە شوێنی سەرەکی و هەندێک ناوچەی تر گرنگن بۆ ئەو سەردانە؟ وەک ناوچەی سێگۆشەی بەرمۆدا و دەریای شەیتان و باکووری خۆرهەڵاتی. سەرەتا پێویستە ئەوە بگوترێت کە ئەو سەرنشینانەی ناو ئەو تەنە فڕیوانە هیچ پەیامێکی ڕاستەوخۆیان نەداوە بەگوێی دانیشتوانی ئەو ناوچانی کە سەریان لێداوە، بەڵام مرۆڤ خۆی دەتوانێت لە ڕێگەی ئەو ئاسەوار و پاشماوانەی کە بەجێیان دەهێڵن و بەهۆی شیکردنەوە و پێکەوە گرێدانی ئەو دەرئەنجام و دیاردە و دەرکەوتنانەی تەنەفریوەکان. زۆرینەی ئەو کەسانی کە ئەو تەنەفریوانەیان دیون جەخت لەسەر ئەوە دەکەن کە سەرنشینانی ئەو تەنانە مەبەستیان ئازاردانی خەڵک نییە، یان کاری تێکدەر و دوژمنکاری و شەڕەنگێزی ناکەن. لە حاڵەتی زۆر کەم و دەگمەندانە بێت کە کەسانێک لەسەر نشینانی ئەو تەنانە تووشی زیان هاتوون. سێر مارتن ئەو زانایە کە خەڵاتی نۆبڵی وەرگرتووە لە یەکێتی گەردووناسی جیهانیدا هانی مرۆڤ دەدات کە پەیامی ڕادیۆیی بۆ شارستانیەتی نەنێرن، نەبادا یەکێکیان نێردراوی سزادەرانەی بۆ بنێرێتەوە، چونکە ئێمە نازانین
دانیشتوانی دنیاکەی تر چۆن بیر دەکەنەوە. بەڵام ئەوەی ئاشکرایە ئەوەیە کە شەڕ و وێرانکاری ڕووی دواکەوتن و شارستانین و جا ئەگەر ئەو شارستانیەتیانە پێشکەوتوو بن ئامانجیان هەردەم پێشکەوتن و خۆشگوزەرانی نییە، کەواتە پێناچێت بەلایانی کەمەوە لەم قۆناغەدا مەبەستیان داگیرکردن و کوشتن و ئازاردانی دانیشتوانی سەرگۆی زەوی بێت. لێرەدا بەچاکی دەزانین ڕای زانا دکتۆر ڕتلیش بخەینە ڕوو. ئەم زانایە سەرۆکی بەشی ڤیزیای زانکۆی میزۆریە، دەڵێت خۆی و 500 کەس لە یاریدەدەرەکانی ماوەی 2000 سەعات کاریان کردووە و لێکۆڵینەوەیان لەسەر بەرگە گازەکەی سەر 3 شاری ئەمریکا کردووە. ئەوانی شاری کیپجیرادۆ و پیدمۆند و فارمنگتنە. ئەمان 173 حاڵەتی تەنەفریوەکانیان دیون. لە 16 حاڵەتدا ئەو تەنەفریوانە ئاگیان لە جوڵە و دەنگ و تەنانەت ئاماژە بێسیمەکانیشیان بووە. دکتۆر ریتلیش دەڵێ لەم حاڵەتەدا ئێمە وامان هەست کردووە کە مامەڵە لەگەڵ بوونەوەری زۆر زیرەکدا دەکەین و بۆ نمونە حاڵەتێکی کارکردنمان جێگەی کارکردنی تیمەکەمان گۆڕی بۆ ماوەی 10 میل بەرەو خۆر ئاوا دوورکەوتینەوە. ئەو تەنانەش کە ئێمە چاودێریمان دەکرد ئاراستەکەی خۆی گۆڕی بە دەورماندا دەسوڕایەوە. شوێنەکەی خۆی وا لێ کرد هەتا نێتە ئەو ماوەیە کە ئێمە بەبەستمان بوو. ئەمە ڕای پسپۆرێکی فیزیاییە لەم بارەیەوە، کەواتە بە شێوەیەکی گشتی سەرنشینەکانی ئەو تەنەفریوانە کەسانێکی زیرەک و هۆشیار و بە ئاگان بۆ مەبەستی تایبەتی دیاریکراو ئەو گەشتانە ئەنجام دەدەن. زۆر هەوڵ دەدەن مرۆڤی سەرگۆی زەوی لە مەبەستەکانیان تێنەگەن لەبەر ئەوەی پاشماوە و ئاسەواری زەق و دیار بەجێ نەهێڵن. ڕەنگە ناوچەی سێگۆشەی بەرمۆدا بەلای ئەوانەوە ناوچەیەکی نمونەی و هەبژاردە بێت، یان لەبەر ئەوە بێ کە کەنوویەکە لە گرنگترین ناوچەی پیشەسازی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا، ئەویش ناوچەی باکووری خۆرهەڵاتە، کەواتە ناتوانرێت بە وردی و بە دیاریکراوی مەبەستەکانی ئەو گەشتانە دیاری بکرێت. ئەوەی دەگوترێت ئەگەر و ڕاو بۆچوونە و کە گرنگترینیان ئەمانن. ئەلف بەلای زۆر لەوانەی کە بایەق بەم دیاردێ دەدەن و لێکۆڵینەوەیان لەسەر کردووە دەڵێن هۆی هەرە گەوری ئەو سەردانانە بۆ تاقیکردنەوە و زانینی ئەو ئاستی پێشکەوتنەیە کە دانیشتوانی سەرگۆی زەوی پێی گەیشتوون. بۆ ئەوە زۆرینەی سەردان و گەشتەکانیان بۆ ناوچەی ئاوەدان و ناوچە پێشکەوتوەکانە لە ڕووی پیشەسازیەوە. ڕەنگە ئەو پاپۆڕ و فڕۆکانە کە دیار نامێنن لای ئەوان بن و لێکۆڵینەوەیان لەگەڵدا بکەن. بە ژمارەیەک لێکۆڵەرەوە پێیان وایە سەردانەکانی ئەو تەنەفریوانە لە دوای پێشکەوتنە زانستی و تەکنەلۆژیەکان کە مرۆڤی سەرگۆی زەوی بەدەستی هێناون زۆرتر بوون، بە تایبەتی دوای دیاردەی گەشت بەرەو بۆشایی. ئەوە وای لەو بوونەوە زیندوانە کردووە کە ترسیان لەوە هەبێت دەستی مرۆڤی سەرگۆی زەوی بیانگاتێ و ببێتە مای ترس و هەڕەشە بۆیان. جیم هەندێکی تر ڕایان وایە ئەو پێشکەوتنە گەورەی مرۆڤی سەر هەساری زەوی بەدەستی هێناوە دیاردەی پیسبوونی لێکەوتوتەوە، بە تایبەتی پیسبوونی ئاو. گەر ئەو بوونەوەرانە لەژێر ئاوی زەریاکانەوە بێت مافی خۆیانە لە پیسبوونی ئاوی دەریا و زەریاکان بترسن و کار بکەن بۆ ئەوەی سنوورێدا بنێن بۆ ئەو پیسبوونە. دال ژمارەیەکی کەم لێکۆڵەرەوە پێیان وایە سەرنشینەکانی ئەو تەنەفریوانە پاشماوەی دانیشتوانی سەر هەسارەیەکن لەبەر هەر هۆیەک بێت ئەو هەسارەیە لە ناوچوو بێت. ئێستا بۆ هەسارەیەک دەگەڕێن کە لەسەری نیشتەجێ ببن. بەم سەردانانەیان دەیانەوێت هەست و کاردانەوەی مرۆڤی سەرگۆی زەوی بزانن کە ناچار بووندا بزنە سەری و تێیدا نیشتەجێ بن. 4 دەشێ ناوچەی سێگۆشەی بەرمۆدا بنکەیەکی سەربازی بێت یان سیخوڕی. لە کۆتا هۆکارە مرۆییەکاندا پێمان باشە ئاماژەیەکی کورد بۆ بابەتێک بکەین کە نەک هەر لە ناو خەڵکی گشتیدا بەڵکو لە ناو ژمارەیەک ڕۆشنبیراندا باو بڵاوە. ئەویش ئەوەیە کە ئەم جۆرە ناوچانە بنکەیەکی سەربازی یان مخابەراتی یان تاقیکردنەوە نهێنیەکان بن. بۆیە ئەم هەموو نامۆی و سیر و ئالۆزیە دەدرێنە پاڵیان تا کەسانێکی نەیار لیان نزیک نەبێتەوە. ئێمە ئەم ناوچێ بە ناوچەیەکی نادیار لەو جۆرانی نازانین لەبەر ئەم هۆیانە. ئەلف هێشتا ئەم ناوچەیە بە شێوەیەکی ڕسمی لەلایەن زۆرینەی دەوڵەتە دراوسەکانەوە بە ناوچەیەکی مەترسیدار یان قەدەغەکراو لە قەڵەم نەدراوە. هەتا ئێستاش کەشتی و پاپۆر و فڕۆکە هاتووچۆی پێدا دەکەن. دەکرا وڵاتێکی وەک USA هەر لە بناغەدا و بە ئاشکرا بە ناوچەیەکی سەربازی قەدەغەکراوی لە قەڵەم بدایە و نەی هێشتایە پاپۆر و فڕۆکەی هیچ وڵاتێکی بەناو و بەسەردا تێپەڕێت. بۆ وڵاتێکی زلێزی وەک ئەمریکا ئەمە کارێکی ئاسانە، مەگەر بەرمۆدا خۆی کۆلۆنیالێکی بەریتانیا دەکرا بەریتانیاش کارێکی لەو جۆرەی ئەنجام بدایە. بە مردن و دیارنەمان و لە ناوچوونی ئەو ژمارە زۆرە لە سەرنشینانی ئەو پاپۆر و فڕۆکانە لەو ناوچێدا کارێکی هەروە ئاسان و ساکار نییە و بە ئاسانی تێپەڕ بێت و
وڵاتانی خاوەن ئەو پاپۆڕ و فڕۆکانە لێی بێدەنگ بن گەر ئەوەشمان زانی ئەو پاپۆڕ و فڕۆکانی کە دیار نامێنن سەر بەڕەگەز و نەتەوەی جیاواز و وڵاتی جیاوازن. گریمان ئەو ناوچەیە بنکەیەکی سیخوڕی یان تاقیکردنەوە نهێنیەکانی ئەمریکا بێت، بەو پێیە نزیکە لەو ناوچەیەوە و وڵاتێکی زلهێزی وەک ئەمریکا خاوەنتوانایە. لە ڕووی پەیوەندی نێودەوڵەتی و هاوپەیمانێتی و ڕێسا و یاسا نێودەوڵەتیەکانەوە و ناتوانێت پاپۆڕ و فڕۆکەی وڵاتانی وەک بەریتانیا و فەڕەنسا و رووسیا و ئەڵمانیا بشارێتەوە، چونکە ئەوان دەزانن کە ئەوان کارێکی سیخوڕی دوژمنکارانەیە. جیم ئەو دەوڵەتە زلهێزانەی جیهان زۆرینەیان ڕووبەرێکی زەمینی گەورە و بربڵاویان هەیە، دەتوانن ئەو دۆرە سەنتەرانە لە ناوە لێپێچینەوەی بۆ بکەن، یان بە هەمان شێوە دەتوانن لە ناو ئاوا هەرێمایەتیەکانی خۆیاندا ئەو دۆرە سەنتەرانەدا بمەزرێنن. دال ئەوانەی ئەو پاساوانە دێننەوە ڕەنگە بۆ خۆقوتارکردن بێت لە گەڕان و پشکنین بە دوای هۆکارەکانی ئەو دیاردەیەدا بۆ بیانوە بێبناغە و پوچەڵانەی کە ڕەنگە زۆرینەی کەس باوەڕیان پێ نەکات. باسی دووەم ڕای ئەوانی هەر لە بناغەدا باوەڕیان بە نامۆی دیاردەکە نییە. کۆمەڵێک پسپۆڕ و زانا ڕایان وایە ئەو دیاردەی دیارنەمانی پاپۆڕ و فڕۆکە کە لە ناوچەی سێگۆشی بەرمۆدادا ڕوودەدات دیاردەیەکی ئاساییە، هیچ نامۆی و ناوازی و سەرسوڕهێنی تێدا نییە. ئەوان پێیان وایە ئەو ئامێر و سەرژمێریانی لەم بارەیەوە بڵاوکراونەتەوە ئەوە پیشان دەدەن کە هەموو ناوچەکانی سەرگۆی زەوی بە ئەو وشکانیەوە ڕوودەدەن. سێگۆشەی بەرمۆداش بەشێکە لەم ناوچانە. لەمڕۆوە دامەزراوەی زانیاریەکانی لویدز لە لەندەن و هەروها راپۆرتەکانی بەڕێوەبەرایەتی پاسەوانانی سنوورەکانی ئەمریکا ئاماژەی بەوە داوە کە ژمارەی ئەو کەشتی و پاپۆرانی لە ساڵی 1975دا لە هەموو کەنارەکانی ئەمریکادا بزربوون 21 کەشتی و پاپۆر بوون. تەنها 4 لەوانە لە ناو ئاسۆی سێگۆشەی بەرمۆدادا بزربوون، واتە بە ڕێژەی لە 120. ئەمەش ڕێژەیەکی بەرز و ترسناک و ناوازە نییە. هەر بە گوێرەی ئەو راپۆرتانە لە ساڵی 1976دا 28 کەشتی و پاپۆری ئەمریکایی بزربوون. تەنها 6 لەوانە لە ناوچەی سێگۆشەی بەرمۆدادا بزربوون. بەڕای ئەم کۆمەڵە ناوچەی سێگۆشەی بەرمۆدا ناوچەیەکی پرجوڵەیە. چڕی کەشتیرانی تێیدا زۆرە، ئاساییە کە ساڵانە ژمارەی کەشتی و پاپۆر تووشی ڕوودا و کارەسات بن. هەر هەمان سەرچاوە ئاماژە بۆ ئەوە دەکات کە لەم 10 ساڵی دواییدا ژماری ئەو فڕۆکانی لەم ناوچەیەدا کەوتونەتە خوارەوە زۆر کەم بۆتەوە. بە کورتی ئەمانەوە بۆی دەچن کە ئەو هۆکارانە دەبنە هۆی تێکشکان و کەوتنە خوارەوەی پاپۆڕ و فڕۆکە لەم ناوچەیەدا زۆرینیان لە ئەنجامی هۆکارە سروشتیەکانەوە بوون، وەک تێکچوونی باری کەش و هەوای ناوچەکە، شەپۆل و گەردەلولی ناو ئەو ڕووبەرە ئاویە، تەوژمە دەریاییەکان، بە تایبەتی تەوژمی مەکسیکی گەرم، کە ئەمانە زۆرینی حاڵەتەکانی پێکدێنن کە حاڵەتی ئاسایی و سروشتین، یان دەشێ لە هەندێک حاڵەتدا هۆکاری مرۆیی لە پشت ئەم دیاردانەوە بن، وەک شارەزای و لێهاتووی کەشتیوانەکان یان فڕۆکەوانەکان، وەک هەڵە و ترس و دەڵەڕاوکێ و شەڵەژان تا دوایی، یان ڕووداوی دزی و تاڵانی و ڕوودکردنەوە بوون. بەڵام بۆ ئەو بابەتەی کە پەیوەندی بە دیارنەمانەوە هەیە، ئەمان ڕایان وایە ئەو دیارنەمانانە بە شێوەیەکی ڕەهانیە لە هەندێک حاڵەتدا پاژماوە و سەرهەڵدانەوەی هەندێک لەو کەشتی و پاپۆڕ و فڕۆکانە هەبووە. ئەوانەشی کە هەر سەریان هەڵنەداوەتەوە هۆیەکەی دەگەڕنەوە بۆ ئەوەی کە پاژماوەی ئەو کەشتی و پاپۆڕ و فڕۆکانە دەشێ هەر بە یەکجاری بکەونە ژێر لم و نیشتەی ئەم جەریایانەوە، ئەوەندە لم و نیشتانیان بکەوێتە سەر جارێکی تر سەر هەڵنەدەنەوە. هەر لە هۆیە مرۆییەکانی ئەم دیاردەیە گەورەکردن و زێدەڕەوی هەیە لە باسکردنی دیاردەکاندا. بەشی شەشەم، هەندێک دیاردەی پەیوەندیدار بە سێگۆشەی بەرمۆداوە. پێشەکی وەک پێشتر باز لە هۆکارەکانی دیارنەمان بزربوون، تێکشکان و ژێر ئاکەوتنی ژمارەیەک پاپۆڕ و فڕۆکەکرا لە بارودۆخێکی ئاڵۆز و نادیاردا. ئەو هۆکارانەمان گێڕانەوە بۆ دوو کۆمەڵە هۆکاری سروشتی و مرۆیی. بەلای ئێمەوە هۆکارە سروشتیەکان لاوازن و هەموو دیاردەکانی بە چۆنێتی ڕووداوەکانی پێلێک نادرێتەوە. بۆیە هۆکارە مرۆییەکان بە بەهێزتر و پەسەندتر دەزانین بۆ ئەو لێکدانەوانە. لەگەڵ ئەوەشدا لەم بەشەدا 3 دیاردە دەخەینە ڕوو کە پەیوەندیدارن بە ڕووداوەکانی ناوچەی سێگۆشەی بەرمۆداوە. یەکێکیان سروشتیە و پەیوەندیدارە بەکایی موگناتیزیەوە، دوانەکەی تریش مرۆیین، پەیوەندیان هەیە بە بوونی ژیان و شارستانی لە بەشێکی تر یان ناوچەیەکی تری ئەم گۆی زەویە، جا لە ژێر ئاوی زەریاکاندا بێت یان لە ژێر زەبی و کەلێن و کەلەبەرەکانی جەمسەرەکاندا. پێویستە ئەوەش بڵێن ئەو هۆکارە مرۆییانە ئێمە پاڵپشتیان لێ دەکەین نەبوونەتە هۆکاری سەلمێنراوی حاشا هەڵنەگری یەکلاکەرەوە بۆ ئەو دیاردانە. ئەوەی ئێمە ئەنجامێکە لە چۆنێتی و بارودۆخ و
چوونە ناو وردەکاری حاڵەتەکانەوە سەرچاوە دەگرێت. ئەو دیاردانانش ئەمانن: باسی یەکەم، تاقیکردنەوەکەی فیلادلفیا. ئەم تاقیکردنەوەیە سەرەتا وەکو بیرۆکەیەک یان پێشنیازێک سەری هەڵداوە و دواتر بۆتە پرۆژەیەک. لە کۆتاییشدا بۆ تاقیکردنەوەیەک کە ئەنجامێکی گرنگ و بگرە مەترسیداریشی لێکەوتەوە. سەرەتا پرۆژەیەک بوو بۆ بەرگری، نەک بۆ هێرش. ئامانجەیەکەمین و سەرەتاکانی ئەم تاقیکردنەوەی بریتی بوون لە بەکارهێنانی کایی کارۆمگناتیزیە بەهێزەکان، بە تایبەتی بۆ دوورخستنەوەی بۆمبە ئاراستەکراوەکان یان ئەو تۆربیدانەی کە ئاراستەی پاپۆر و ژێردەریاییەکانیش دەکران. ئەویش بەوەت بدێتە دی کە کایی موگناتیزی بەهێز بە دەوری پاپۆرەکەدا دروست بکرێت. بەڵام بەپەلە پرۆژەکە گۆڕا بۆ پرۆژەیەکی گۆڕینی تەنەبینراوەکان بۆ تەنی نەبینراو. زانا و توێژەرەوەکانی نووسینگەی توێژینەوەی ئەمریکایی سەرەتا هیچ بیرۆکێکی دیاریکراویان نەبوو لەسەر ئەنجامی ئەو تاقیکردنەوەیە، بە تایبەتی کاریگەریە لاوکیەکانی لە ڕووی فیزیایی و سایکۆلۆژی و ژیریەوە. زانا دکتۆر مۆریس جیسۆپ لەم بارەیەوە دەڵێت: تاقیکردنەوەکەی فیلادلفیا تاقیکردنەوەیەکی نهێنی بوو. بەشی هێزی دەریایی ئەمریکا لەسەر پاپۆڕێک مودەممیرە لە ساڵی 1943دا ئەنجامیدا بوو. مەبەستیش لە تاقیکردنەوەکە دەرخستنی کاریگەری کای موگناتیزی بوو لەسەر پاپۆڕەکە. بایەخی هەرە گەورەی ئەم تاقیکردنەوەی لەوەدا بوو کە مرۆڤیش لەسەر ئەم پاپۆڕە بوو. ئەوانیش کەوتنە بەر ئەو کاریگەریە. ئەنجامەکەی سەیر و سەرنجڕاکێش بوو. هەر بە دەرکەوتنی کاریگەری تاقیکردنەوەکە تەمێکی سەوزباوی دیار و ئاشکرا بە دەوری پاپۆڕەکەدا دروست بوو. زۆر لەوە دەچوو کە ڕزگاربووانی ناوچەی سێگۆشی بەرمۆدا باسییان لێوە دەکرد. دواتر زۆر بە خێرایی پاپۆڕەکە بە سەرنشینەکانیەوەدار نەمان و لە چاوبزر بوون. پاشان ڕاگەیەنرا کە تاقیکردنەوەکە سەرکەوتوو بووە. دەرکەوت کە پاپۆڕەکە نگرۆ نەبووە، بەڵکو بەخۆی و سەرنشینەکانیەوە لە چاودیار نەماون. دکتۆر ڤالانتین پێی وایە دکتۆر جیسۆپ بەڕاستی و دروستی ئەنجامەکانی تاقیکردنەوەکەی فیلادلفیای زانیوە، بۆیە چەند جارێک لەگەڵ سەرکردە دەریاییەکانی ئەمریکادا کۆبوونەوە. ڕەنگە دکتۆر جیسۆپ بناغە زانستیەکانی تاقیکردنەوەی فیلادلفیای دۆزی بێتەوە. ئەو تەفسیر و لێکدانەوانەش بەهۆی بیردۆزەکەی ئەلبێرت ئەنیشتاینەوە بوو کە بە بیردۆزی یەکبواری دەناسرێت. ڕەنگە ئەمە هۆیەک بوو بێت بۆ کوشتنی دکتۆر جیسۆپ، نەک وەک ئەوەی کە بڵاو کرایەوە گوایە خۆی کوشتووە. پاش تێپەڕبوونی دەیان ساڵ بەسەر تاقیکردنەوەکەدا هێشتا لە تاقیکردنەوەیەک دەچێت کە لە چیرۆکە زانستیەکاندا ئەنجام دەدرێت. ژمارەیەک لە زانایان و توێژەرەوان لەسەر ئەم تاقیکردنەوەیان نووسیوە. لەوانە چارلز بێرتەر، ویلیام مۆر، گرای پارکەر. هەتا ئێستاش زۆر لە لایەنەکانی ئەم تاقیکردنەوەیە هەر بەنهێنی ماوەتەوە. بەڵام ئەوەی تووشی سەرنشینەکانی پاپۆڕەکە هات زۆر مەترسیدار بوو. لەو ڕووەوە کە دیار نەمان و دەرکەوتنەوە، یان دەبورانەوە و لەهۆش خۆ دەچوون، یان ئەقلیان لەدەست دەدا. بۆیە هێزی دەریایی ئەمریکایی تاقیکردنەوەکانی ڕاگرت، یان وای ڕاگەیاند کە ڕایگرتوون، چونکە ئەنجامەکانی لەسەر تەندروستی مرۆڤ مەترسیدار بوون. ئەوەی پەیوەندی بەم تاقیکردنەوە هەیە هێڵی پەیوەندیشە لەگەڵ ڕووداوەکانی ناوچەی سێگۆشەی بەرمۆدادا. چارلز بێرتەر بەوە پێکەوە گرێ دەدا کە بوونەوەری زیندوو ژیر هەیە لە توانایدایە ئەو بیرۆکەیە زۆر بە زانستیانە و بە تەکنەلۆجیایەکی زۆر پێشکەوتوتر بەکاربهێنێت. کای موگناتیزی لە بارودۆخێکی گونجاو بۆ ئەو پاپۆڕ و فڕۆکانە بڕەخسێنێت. ئەو بوونەوەرە زیندوو ژیرانەش لە ڕێگەی تەنەفریوەکانەوە بگەنە ناوچەی سێگۆشەی بەرمۆدا. ئەو کارانە ئەنجام دەدەن جا گرنگ نییە لە کوێوە دێن و بۆ کوێ دەگەڕێنەوە. باسی دووەم، بیرۆکەی کلۆرێتی زەوی، فکرة الأرض الجوفاء. بیرۆکەی بوونی جانێکی تر لە ژێریان لە هەناوی زەویدا بیرۆکەیەکی کۆنە. لە چیرۆک و ئەفسانە کۆنەکاندا ئاماژەیەکی زۆر بۆ ئەم بیرۆکەیە هەیە. دەستنووسە کۆنەکانی فرعونەکانی مسر و چینە کۆنەکان و بەڵگەنامەکانی هندیە دێرینەکان، تەنانەت هەندێکی کەم لە لای ئەسکیمۆکان و دانیشتوانە ڕەسەنەکانی بانی تبت زۆر لەو چیرۆک و بابەتانەیان تێدایە. ئەفلاتۆن لە نووسینەکانیدا باز لە تونێلی پان و تونێلی تەسک لە هەناوی زەویدا دەکات. لە زانیاری ئاینەکانی بوزاییدا باز لە جیهانێکی شارەوە دەکرێت لە ژێرزەویدا کە بە ئاگارتا ناوی دەبات و دەڵێت لەو شوێنەدا ملیۆنەها مرۆڤ لە باشتێکی شێوە یەکسان دەژین. جار بەجار نامە و پەیامیش دەنێرن بۆ دانیشتوانی سەرگۆی زەوی. بێگومان ئەمانە چیرۆک و ئەفسانە و هیچ بناغەیەکی زانستی و بەڵگە سەلمێراویان لەگەڵدا باز نەکراوە. بەڵام مرۆڤی سەر ئەم گۆی زەویەی هۆشیار کردوتەوە کە هەمیشە لە بیری ئەوەدا بێت ئایا ئەگەر تواناکانی گیان هەیە لەو بەشە قوڵایی هەناوی زەویدا. لەم سەردەمەشدا بیرۆکەیەکی هەبوونی ژیان و شارستانی لە هەناوی زەویدا
هێشتا هەر بیرۆکەیەکی پەسەندە، بۆیە مرۆڤ لە دوای شۆڕشی پیشەسازی و دوای داهێنانی ئامێر و دەستگای زۆر پێشکەوت و کات و خەرجی و کەسانی پسپۆری بۆ ئەمە بەستە تەخان کردووە بۆ ئەنجامدانی لێکۆڵینەوە و بە دواگەڕانی ئەو کەلێن و تونێلانەی لە ئەفسانە و چیرۆکە کۆنەکاندا باسییان لێوەکراوە. گەر بە بیرۆکەیەکی بۆش و بێبایەخیان بزانایە هەڵبەت ئەو کارانیان ئەنجام دەدان ژمارەیەک لێکۆڵینەوەی چڕوپڕ و هەمەلایەنیان لەسەر ئەم بابەتە کردووە تا ئەو ڕادەی گریمانە و بیردۆزیان لەسەردانا و لایەنگر و پشگیریەکی زۆریشی بۆ دروست بوو. یەکێک لە مامۆستایانی زانکۆی کامبرد کە ناوی پۆل لۆڕانسە بیردۆزێکی لەم بارەیەوە داناوە کە چەمکەکەی ئەوە دەگەیەنێت ئەو زەویەی ئێمە لەسەرین پتە و پڕ تونند و تۆڵ نییە، بەڵکو هەروڵە یان بۆشایی تێدا هەیە، دەتوانێت لە ڕێگەی ئەو کەلێن و تولێلانەی جەمسەری باکوور و جەمسەری باشوورەوە پەیوەندی بکرێت بەو جیهان و شارستانێتیانەی کە لەوێدا هەن. ئەم زانایە دەڵێت چیشکی خۆر لە ڕێگەی ئەو کەلێنانەی لە هەردوو جەمسەرەکەدا هەیە دەگاتە ئەو بەشانی ناوە. لە دوای ئەم کەلێنانەوە زەوی پان و بەرین هەیە، گەرمە و ڕووناکیشی بەردەکەوێت. لۆرانس دەڵێت ڕوبەری وا پان و بەرینی تێدایە بە ئەندازەی ڕوبەری ئەمریکای باکوور دەبێت. شایانی باسە ژمارەیەکی زۆر لێکۆڵینەوە و بڵاوکراوە و کتێب لەسەر ئەم بابەتە بڵاوکراونەتەوە. نووسەری بەناوبانگی ئەمریکایی ویلیام ڕید لە ساڵی 1906دا بابەتێکی لەم بارەیەوە داناوە کە بەری ڕەنجی 20 ساڵ لێکۆڵینەوەی بوو لەسەر ئەم بابەت. زانای ئەمریکایی دکتۆر ریمۆند بێرنارد بە وردی ئەنجامەکانی ئەو نێردراوە ئەمریکایی ڕوون کردوتەوە کە نێردرابوو بۆ ئەم دۆزینەوە جوگرافیاییە. ئەو نێردراوە ئەمریکایی بۆ ئەمە بەستە نێرابوو بە سەرۆکاتی ئەدمیرال ریچارد بێرد بوو کە یەکێک بوو لە گەورە ئەفسەرانی هێزی دەریایی ئەمریکایی. ئەم نێردراوانە دوو گەشتیان ئەنجامدا. گەشتی یەکەمیان لە ساڵی 1947دا بوو کە ماوەی 1700 میل لەو بەرکەلێنەی جەمسەری باکووردا چوونەتە ناوەوە، واتە نزیکەی 7 سەعات بە فڕۆکە. گەشتی دووەم لە ساڵی 1956دا بوو لە گەشتێکی وەک ئەوەی یەکەمدا، بەڵام ئەمیان ماوەی 2300 میل بە جەمسەری باشووردا چوونەتە ناوە. دکتۆر ریمۆند ئەم زانیاریانەی لە کتێبەکەیدا بڵاو کردەوە و بە وێنە و بەڵگەوە سەلماندوویەتی. زانای ئینگلیزی پۆل لۆرانس نەکار خۆی ئەم دیاردەیە دەسەلمێنێت، بەڵکو جەختیش لەسەر ئەوە دەکات کە هەردوو حکوومەتی ئەمریکا و بەریتانیاش ئەوە دەزانن کە بوونەوەری زیندوی زۆر پێشکەوتووی خاوەن شارستانی لەوەی مرۆڤی سەر زەوی پێشکەوتوتر لە هەوای زەویدا هەیە، بەڵام باس و لێکۆڵینەوەکانیان بەنهێنی هێشتۆتەوە و پەردەپۆشیان کردووە. ئەوەندەی پەیوەندی بە باسەکەی ئێمە هەیە ئەوەیە گەرتە نەفریوەکان کاری دیارنەمان و بزرگکردنی ئەو پاپۆڕ و فڕۆکانە ئەنجام بدەن، ئەوە ئەگەری ئەوە زۆرە کە ئەو تەنەفریوانە لە ناو هەناوی زەویەوە بێنە سەر زەوی، ئەویش لە ڕێگای ئەو کەلێنانەوە کە لە هەردوو جەمسەرەکاندا هەن. دوای ئەوەی ئەنجامەکانی گەشتەکەی ئەدمیرال بێرد ڕاگەیەنرا، ژمارەیەکی زۆر لە نووسەر و توێژەرەوان پیشگیریان لە هەردوو بیرۆکەکە کرد، بیرۆکەی هەڕۆڵێتی زەوی و بیرۆکەی هاتنی تەنەفریوەکان لەو کەلێنانەی جەمسەری باکوور و جەمسەری باشوورەوە. لەوانە نووسەری بەرازیلی واوسین هیونجین، هەروەها فا ئەمادیۆن جیانین و زانای ئەمریکایی دکتۆر ریمۆند براند. باسی سێیەم ئەتلانتس یان کیشوەرە بزربووەکە. پێشەکی شێوەی دابەشبوونی ئاو وشکانی لەسەر گۆی زەوی، هەروەها ڕوبەر و قەبارەی دەریا و زەریاکان تەنانەت ژمارەیەکیشیان لە گۆڕاندا بوون و بەردەوامیش لە گۆڕاندان، وەک چۆن دیاردەی جیۆمۆرفۆلۆجیەکان و تۆپۆگرافیەکانی سەرگۆی زەوی لە گۆڕاندان. لەسەر چۆنێتی ئەو گۆڕانانە و جارەکانی ڕوودانی ئەو گۆڕانانە هۆیەکانی و ئەنجامەکانی ژمارەیەک زۆر گریمانە و بیردۆز زەریان هەڵداوە. یەکێک لەو بیردۆزانە کە بەلای جوگرافیەکانەوە گرنگە بیردۆزێکە بە ناوی بیردۆزی ترازانی کیشوەرەکان کە زانای ئەڵمانی ئەلفێر ڤانگەر دایناوە. بە گوێرەی ئەم بیردۆزی ڤانگەر هەموو ئەو کیشوەرانەی کە ئێستا و بەم شێوەیە کە هەن لە چاخە جیۆلۆجیە کۆنەکاندا یەکپارچە وشکانی گەورە بوون کە بە بارستەی پینگ ناسراون. تەنها یەک ڕوبەری ئاوی گەورەشە بووە، ئەویش بە دەریای تپس ناسراوە. پاشان ئەو بارستاییە گەورەیە لەبەر هەندێ هەوەکار کە لێرە بواری باسکردنیان نییە پارچە پارچە بوون و دواتر ترازاون و لە یەکتر دوورکەوتونەتەوە. پاشان ئەو شێوەی ئێستایان وەرگرتووە. ڤاگنەر کۆمەڵێک بەڵگەی زانستی هێناوەتەوە بۆ سەلماندنی بیردۆزەکەی لەو نەخشەی کە جیۆلۆجیەکان بۆ جیهانیان کردووە. ئەویش بە شێوەیەکی نزیکراوەیی لە جاخی کامبریندا دەردەکەوێت چۆن کیشوەرەکانی ئاسیا و ئەوروپا و ئەفریقا و ئوسترالیا هێشتا هەر بەدەمیەکەوە بوون. بەلای جیۆلۆجیەکان و جوگرافیەکانەوە ئاشکرا و زانراوە کە لێرە و لەوێ و لە چاخە جیاوازەکاندا دوورگەی بچووک و مامناوەندی ژێر ئاوکەوتون.
یان وشکانی نوێ لە ناو ئاوی ڕوبەرە ئاویەکاندا دەردەکەون دەشێ ئەم گۆڕانانە لە ماوەیەکی کورتا بن وەک ئەوانەی کە لە جوڵە تەکنۆکیەکانەوە ڕوودەدەن یان درێژخایان بن وەک ئەوانەی کە لە جوڵە تەکنۆکیەکانەوە ڕوودەدەن کەواتە ژێر ئاوکەوتن یان بە دەرکەوتنی وشکانی ئەتلانتس یان وەک باوە دەگوترێ بزربوونی ئەتلانتس بابەتێکە لەو جۆرە ژێر ئاوکەوتنە بە جیاوازی ئەوەی کە ڕووبەری ئەم دوورگەیە یان ئەم کیشوەرە زۆر گەورە بووە لە چاو دوورگە ژێر ئاوکەوتوەکانی تردا هەتا ئێستا هەزاران لێکۆڵینەوە و بڵاوکراوە و کتێب و لەسەر ئەتلانتس نووسراون ئەو بابەتە هەمە جۆرانیان داوەتە بەرباس و لێکۆڵینەوە وەک ئەوەی ئایا شوێنی جوگرافی ئەو کیشوەرە کوێ بووە چی بەسەر هاتووە هۆکارەکانی ژێر ئاوکەوتنی چی بوون ئایا ئاوەدان بوونیان نا وەک کۆمەڵێک پرسیاری تر ئەوەندەی پەیوەندیان بە باسەکەی ئێمە هەیە ئەوەیە چ پەیوەندیەک هەیە لە نێوان دیاردەکانی ناوچەی سێگۆشەی بەرمۆدا و کیشوەری ئەتلانتی ونبوودا سەرەتا مێژوی جیۆلۆجیا ئەوەی سەلماندووە کە بارستایی گەورە هەبووە بە ئەندازی بارستایی کیشوەرێک دواتر ژێر ئاو کەوتووە و دیار نەماوە یان پارچە پارچە بووە یان زۆر لە یەکتر دوور کەوتونەتەوە لەوانە کیشوەری جەمسەری باشوور کە لە باکووری ئەمریکای باکوور و باکووری ئاسیادا بووە هەتا دوورگەکانی هەندی خۆرهەڵات درێژ بۆتەوە کیشوەری گۆندوانە کە لە خۆرهەڵاتی بەرازیلەوە درێژ بۆتەوە هەتا هەندستان و ئوستورالیا ئەتلانتس کیشوەرێک بووە لە زەریای ئەتلەسیدا لە ڕێگەی ڕووداوێکی سروشتیەوە کە هەتا ئێستا بە تەواوی نەزانراوە ڕۆچووە و ژێر ئاوکەوتووە لە دووتوی کتێبە کۆنەکاندا باس و وەسفی زۆر و بگرە خەیاڵی ئەفسانە ئاسا هەیە لەسەر کیشوەری ئەتلانتا فەیلسوفی گەورەی گریک پلاتۆ لەو کەسێکەمیانە بووە کە لەسەر ئەم کیشوەرەی نووسیوە ئەمەش لە ساڵەکانی 355 پێش زایندا پلاتۆ لە دوو کتێبی جیاوازدا وەسفێکی وردی کیشوەری ئەتلانتای کردووە لە سەرچاوەکانی ئەو ساکەی گریک کە ناوی سۆلۆن بووە وەریگرتوون ئەو کوڕە گریکە خوێنکارێک بوو لە شاری تیبەی پایتەختی فەرعەونەکانی مسر خوێندوویەتی ئەو خوێنکارەش ئەو زانیاریانەی لە پیاوە ئاینیەکانی میسرەوە بیستووە پیاوە ئاینیە کۆنەکانی میسر دەڵێن ئەو شارستانیەتی ئەوان بنیاتیان ناوە کە جێگەی سەرنجی هەموو جیهانە لە کۆندا و لە ئێستاشدا لە شارستانیەتی ئەتلانتاوە وەرگیراوە کە ڕەنگە تەنها بەشێکی کەمی ئەو پێشکەوت نەبێ پلاتۆ زۆر بە درێژی باسی لایەنی مادیەکانی ئەو شارستانیەتە دەکات وەک ئەوەی کە لە ناو ماڵەکاندا ئاوی سارد و گەرمیان هەبووە تەلار و ڕێگاوبان و پرد و باخچە و جۆگە و ئەودێریان دروست کردووە سوپای بەهێز و گەلە کەشتی و پەرزگای زۆریشیان هەبووە ئەفلاتۆنیش لەو کەسانە بووە کە دەربارەی کیشوەری ئەتلانتای نووسیوە ئەویش ئاماژەی بە ئەوە کردووە کە زانیاری لە پیاوە ئاینیەکانی میسری کۆنەوە وەرگرتووە لە دوای ئەوانیشەوە هەتا ئێستا بە بەردەوامی لێکۆڵینەوە و توێژینەوە لەسەر ئەم کیشوەرە دەکرێت زانای بەناوبانگ ئیکناتیۆس دۆنیکس کە خاوەنی کتێبە بەناوبانگەکەی جیهانی پێش تۆفانە کە لە ساڵی 1982 بڵاوی کردوێتەوە 13 گریمان لەسەر کیشوەری ئەتلانتس نووسیوە لەوانە ئەتلانتس یەکەمی لانکەی شارستانەتی مرۆڤ بووبێت لە نووسینە کۆنەکانی فیرعەونەکانی میسردا گەلێ بیرۆکە و ئاماژە هەن بۆ ئەوەی کە دانیشتوانی کیشوەری ئەتلانتس خۆریان پەرستووە گریمان ئەوەی باس کردووە کە ئەتلانتس بەهۆی کارەساتێکی سروشتیەوە ژێر ئاوکەوتووە لەم ساڵانەی دواییشدا ژمارەیەک زانا و پسپۆر کەوتونەتە لێکۆڵینەوە لەسەر ئەفسانە کۆنەکان و دەقە کۆنەکانی پەیوەندیدار بەم بابەتەوە بۆ ئەوەی پەیوەندیەک بدۆزنەوە لە نێوە ئەتلانتس و زانستەکانی تری وەک جیۆلۆجیا و زیندەوەرزانی و زمانزانی و تادوایی بەڵام بۆچوونەکانی توێژەری سویسرایی دەنگین و هەردوو توێژەری رووسی شکلۆڤسکی و کانزاییڤ جیاوازن لە بۆچوونەکانی دۆنلی بەلای ئەو سێ توێژەرەوە بوونەوەری زیندوی ژیر لە بۆشاییەوە هاتوونەتە سەر زەوی و مرۆڤی ئەو ناوچانەیان بە ڤاکسینی زیرەکی کوتاوە دکتۆر عادل ئەنەحاز لە توێژینەوەیەکدا بە ناونیشانی شارستانەتی هەبوون سەریان هەڵداوە و دواتر لە ناوچوون ئاماژە بۆ ئەوە دەکات کە هەتا ئێستا زیاتر لە 2000 کتێب لەسەر کارەساتەکەی ئەتلانتس نووسراون ڕەنگە باشترینیان کتێبی The Mystery of Atlantis بێت کە ئەندازیارێکی جوگرافیایی بە ناوی ئۆتۆماکەوە نووسیوێتی هەوڵی داوە بە ڕێگەی زانستیانە ورد و دوور لە خەیاڵ و ئەفسانە لەم دیاردەیە بکۆڵێتەوە ئەو توێژینەوانی لەم دواییانەدا بڵاوکراوەتەوە ئەمە دەردەخەن کە لە ناوچەکانی باکووری زەریای ئەتلەسدا شتێکیان ڕووداوێکی سروشتی گەورە ڕوویداوە کە کاریگەریەکی جیۆلۆجی و ئاو و هەوای مرۆیی گەورەی لێکەوتوێتەوە بەڕادەیەک هەموو جیهانی گرتوێتەوە لەم کورتە باسی لەسەر کیشوەری ئەتلانتس کرمان مەبەسمان ئەوە بوو هەندێک زانیاری بەسوود بدەینە خوێنەر لەسەر ئەو کیشوەرە
دیاردەکانی ناوچی سێگۆشی بەرمۆدا و هۆکارەکانی ئەو دیاردەیە ژمارەیەک نووسەر و لێکۆڵەرەوە جەخت لەسەر ئەوە دەکەن کە ئەو تەنەفریوانە بەرپرسن لە ڕووداوەکانی ناوچی سێگۆشی بەرمۆدا لەژێر ئاوی زەریای ئەتڵەسیەوە دێن. بەڵگەشت بۆ ئەوە لەم ساڵانەی دواییدا پاژماوەی ژمارەیەک خانوبەرە و تەلاری زۆر گەورە و مەزن لەژێر ئاوی زەریای ئەتڵەسیدا و بە تایبەتی لە ناوچەی دوورگەکانی بەهاما و بەوەردیتر لە دەوروبەری بینبینیەوە. ئەوە ئاماژە و نیشانەیە بۆ هەبوونی ژیان و شارستانی لەو ناوچانەشدا پێش هەزاران ساڵ. لەم بۆچوونەوە هەندێک لە زانایان پێیان وایە لەژێر ئاوی دەریا و زەریاکاندا ئەگەری بوونی شارستانەتی مەزنی زۆر پێشکەوتوو هەبێت، جا بە شێوەیەک بێت کە زیندەوەرانی ناوخودی ئاوەکە خۆی بن گۆڕانیان بەسەردا هاتبێت، یان لە بۆشاییەوە هاتبنە ژێر ئاوی زەریاکانەوە و کردبێت یانە ویزگا یان نیشتیمانی خۆیان. بەڕەچاوکردنی ئەوەی کە ئەو بوونەوەرە زیندوانە زۆر ژیرن، خاوەنی شارستانەتی زۆر گەورە و پێشکەوتون، ڕەنگە لە تواناشیاندا هەبێت کە درێژە بە ژیان و شارستانەتی خۆیان تەنانەت لە ناو ئاویشدا لەبەر هەر هۆیە کە خۆیان بەلایەنەوە گرنگە ئەنجام بدەن. سەبارەت بەو بابەتەی کە ئایا مرۆڤ دەتوانێت وەک ماسی لەژێر ئاودا بە ئۆکسجینی تواوەی ناو ئاو بژی، لەم دواییانەدا توێژینەوەیەک بڵاو کراوەتەوە کە دوو زانای ئەمریکی ژن و مێردێک بە ناوی جۆزێف بۆفاشورا و خێزانەکەی لە زانکۆی دیوکی ویلایەتی کارۆلینای باکوور توانیان مادەیەک دروست بکەن لە توانای دایەبڕێکی یەکجار زۆر ئۆکسجینی ناو ئاوەکە ڕابکێشێت کە بەهۆی ئەو بڕە ئۆکسجینەوە مرۆڤ دەتوانێت ماوەیەکی زۆر لەژێر ئاودا بمێنێتەوە. مادە نوێیەکە تێکەڵەیەکە لە مادەیەک کە لە ناو خوێندا هەیە لەگەڵ جۆرێک لە پلاستیدی نەرم. ئەو دوو داهێنەرە مادەکەیان ناوناوە هیمۆسپۆنج. نیوەی یەکەمی ناوەکەی بەواتەی هیمۆگلۆبین دێت کە بەرپرسە لە گواستنەوەی ئۆکسجین بۆ هەموو بەشەکانی لەشی مرۆڤ و نیوەی دووەمی ناوەکەی واتای ئیسفنج دەگەیەنێت. ئەم دوو زانایە دەڵێن کە ئەم مادە نوێیە کاری کەوانەی ڕیشەدارەکان دەکات لە لەشی ماسیدا. شایانی باسە ئەم مادە نوێیە هەتا ماوەی 7 ساڵ توانای کارکردن و ڕاکێشانی ئۆکسجینی ناو ئاوەکەی هەیە. گەر ئەوە ڕەچاو بکرێت کە ئەو بوونەوەرە زیندوی ناو یان ژێر ئاوی زەریاکان پێشکەوتوتر بێت لە مرۆڤی ئەم سەردەمەی سەرگۆی زەوی، ئەی بۆچی لە توانایدانە بێت داهێنراوی لەوە پێشکەوتوتریش دابهێنێ.